بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سیگەوهر خۆشحاڵین لە بەشی ئەم شەوی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە یەکێکی تر لە دەشەوە پیرۆزەکانی کۆتایی مانگی ڕەمەزان ئەو شەوانەی کە هەمیشە بە تامەزرۆییەوە چاوەڕوانیانین لە میانەی 12 مانگەکەیە چاوەڕێی مانگی ڕەمەزانەکەین لە نێو مانگی ڕەمەزانی چاوەڕێی شەوانی قەدرەکەین پێیان شاد بین تاوەکو بتوانین باشتر هەناسەیەکی زیاتر هەنگاوێکی پتر لە خوای گەورە لە عیبادەت لە پەرستش نزیک بینەوە و داواکانمان بەرزکەینەوە و داوای بەخشین داوای نیعمەتەکان داوای تەندروستێکی باش داوای پەرستشی زیاتر بکەین. زۆر سپاس مامۆستا عەباس بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عەزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت تاعات و عیبادەتان قبول بێ ئەم شەویش لەگەڵ هاوکارم مامۆستا عەباس لە ستۆدیۆ سیگەوەر بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانە بین بۆ باسکردن لە پەرستەکانی شەوانی قەدر وەک مامۆستاش ئاماژەی پێکرد شەوانێکی پیرۆز و وەروەها دەرفەتانێکی زێڕینمان لە بەردەمە تا بتوانین بە جوانترین و باشترین شێوە ئەو دەرفەتانە بخۆزینەوە تاوەکو لە دەرگانی ڕەحمەتی خوای گەورە ئێمەش بێبەش نەبین لە ڕەحم و کەرەمی بەر لەوەشی بچینە ناو ناوەڕۆکی بابەتەکەمانەوە مامۆستا عەباس لە ناو سۆدیۆ ئێمە هەست بە دەنگی بارانێکی زۆرەکەین ینی دڵنیام ئەوانشی لەسەر شەقامەکانن باران هەمیشە ڕەحمەتە نەبوونەکانی ڕەنگە زەحمەتی زیاتر بێ هیوادارین هاونیشتیمانیان سەلامەت بن زەڕور نەبێ نەچنە دەرەوە و بەتایبەت ئەو مسلمانە بەڕێزانەی بۆ لە ڕێی مزگەوتن دەچنە مزگەوتەکان بۆمانەوە بۆ شەوانی کەمێ وریایی باشترە ئێوەم شەو بەتایبەت لە سەنتەری شارەکان ڕەنگە گەری لافا و ئەوانە هەبێ یا ڕەبی خوای گەورە بۆ خاتی گەورەی خۆی و ئەم کاتە مبارەکانە هاونیشتیمانیانمان ئینشەڵا بپارێزێ و بارانەکە هەر ڕەحمەت بێت ئینشاءڵڵا طبعاً بینەرە بەڕێز و خۆشەویستەکان باس و خواسەکانمان و گفتوگۆکانمان لە چوارچەوەی ئەم تەوەرەیە لەگەڵ دوو میوانی بەڕێز و خۆشەویستە کە ئێستا لە ستۆدیۆی سیگەوهر ئامادەیان هەیە بەڕێزان مامۆستا سەعید عەبدولکەریم و مامۆستا یوسف حوسێن عەبدوڕەحیم ببوورە بەخێر بێن یاخوا سەرچاو زۆر بەگەرمی بەخێرهاتنتانەکەین دیارە بە زەحمەتێکی زۆر لەژێر لێزمەی بارانی ڕەحمەتا گەیشتون خوای گەورە بە عیبادەت بۆتان نووسێ ئینشاڵڵا یاخوا بەخێر بێت مامۆستانی بەڕێز بە مامۆستا سەعید لە جەنابتەوە دەست پێ بکەین تەوان ئێمە هەمیشە تامەزرۆی شەوانی قەدرین ئەم تامەزرۆیە لە چیەوە سەرچاوی گرتووە بەناوی خوای بەخشندەی میهرەبان وەکو جەنابتان لە سەرەتاوە ئاماژەتان پێکرد ئێمە ساڵانە چاوەڕێی ڕەمەزانین و لە ڕەمەزانیشا چاوەڕێی قەدرین دیارە ئەمەش لەبەر ئەوەیە کە ئەم شەوانە ناوی خۆیان بە خۆیانەوەیە شەوانی قەدرن شەوانێکی قەدر لێگیراون ئەو شەوانەی کە پڕ خێر و بەرەکەت و خۆشین بۆ باوەڕداران و بۆ ئەتوانم بڵێم تەواوی مرۆڤایەتی و جیهانیان بە شێوەیەکی گشتی ئەم شەوانە شەوانێکی زۆر پیرۆز و گەورەن پیرۆز و گەورەیەکەیشیان خوای گەورە گزارشتی لێداوە ئێمە کە قورئانی پیرۆز سەرچاوەی یەکەممانە و سوننەی متەهەرەیش سەرچاوەی دووهەممانە زۆر باسییان لە گەورەی ئەم شەوانە ئەم شەوە پیرۆزانە کردووە ئێمەش لە ڕوانگەی قورئان و لە ڕوانگەی سوننەتەوە ئەم شەوانەمان خۆش ویستوە و خۆشمانەوێن و شەیدایانین و بە ئاوات بووین خوای گەورە تەمەنمان درێژ کا بگەینە ڕەمەزان و بگەینە شەوانی قەدر بۆی ئەم شەوانە گەورەیەکەیان لەوایە کە خوای گەورە گزارشتی لە گەورەییان داوە و قورئانیان تێیادا بەزیوە لەو شەوە مبارەکە کە خوای گەورە پێشتر بە شەوی قەدر ناوی بردووە و تەقدیری مەخلوقاتی تیا کراوە بە دابەزینی سەرەتایی کۆپلەکانی قورئانی پیرۆز ئەم شەوە جارێکی تر قەدرێکی تر و گەورەیەکی تری پێدراوە واتە ئەم شەوانە خۆیان ئەو شەوەی کە تەقدیر کراوە بە شەوی قەدر شەوێکی مبارەکە
قورئانیشی تیا دابەزیوە ئەوەنەی تر مبارەکی کردووە لەبەرەوەی ئەمە ئەم شەوانەمان خۆشەوێ شەیدای ئەم شەوانەین عیبادەت لەم شەوانە زینوکردنەوەی ئەم شەوانە زۆر بە گەورە ئەبینین بۆیە هەمیشە مزگەوتەکان لەم شەوانە قەرەباڵخەن ماڵەکانمان ئاوەدانن بە جۆش و خۆشەوە ڕویان تێەکەین ئێستا کە ئێمە هاتین بۆ ئەم بەرنامە پیرۆزەی ئێوە ئەو هەموو سیارە و خەڵکەمان ئەبینی دڵنیام زۆربەی زۆری بۆ مزگەوت ڕۆیشتن ئەلحەمدولله کە خەڵکی بۆ جۆش و خۆشەوە ڕۆیاندا خوا دەست خۆش بێخوا ماوە ساریسوگیان تەڕیش بوو بی وابزانم قوربان هەر بارانی ڕەحمەتا گەشتمە ئێرایت مەقولەیەکە ئەڵێەوە بارانی ڕەحمەتە نابێت لە بەری ڕاکەی وڵایت نازاجارڵا عیبادەت بۆ دروست سپاس دەکەین ماوەستا پرسیارێک زۆر بە سادەیی بۆ وەبیرهێنانەوەک بۆ مسلمانانەی ڕەنگە زیاتر لە جارێکیش بیست بێتان بۆ کەسانەشی خوای گەوری شڵاهیداتی داون و لەم ڕەمەزانە هاتوونەتە ناو بازنە ئیسلام و گوێڕایەڵنیا و گەنجانی تازە چاویان کراوەتەوە دەچنە مزگەوتەکان یان لە ماڵەکان دانیشن باشترین یان خێردارترین ئەو پەرستانەی بە شێوازێکی سادە زۆرتر گرنگی پێ بدەین ئەولەویەتە لە شەوانی قەدرایەمە زۆر گرنگیان پێ بدەین دەستان خۆش بێ خی گەورە سەربەرسان کە دەم بەنامانە بەنامەیەکی زۆر پیرۆز و جوانن بەڕاستی لەگەڵ ئەوەی کە سود و قازاجی بۆ خەڵکی ڕاشڵەکانێکیشە دەستان خۆش بێ بەحقەت من ئاوا هەر بە گشتی ڕەمەضان ئاوا ئەبین کە مەعسکەر تەدریبێکە جا مەعسکەر تەدریبە بەڵێ کۆمەڵە عیبادەت و پرسشی تایبەتی خۆی هەیە کە وەکو مامۆسای شارەتی بکرد لە بەتایبەتی لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام دەستی پێکردووە و باسیشی لێوە کراوە ئەوەی زۆر گرنگە دووشت گرنگە ئینسان لەم شەوانەیە ئەنجامی بدات طبعاً یەکەم ذیکر یادی خوا طبعاً ئینسان تا خوا نەناسێ یادەکانیشی بە تەواوەتی بۆ ئەنجام نابێ و تەحقیق نابێ سەری قورئان کەین زۆربەی زۆری کە باسەکات ئەوێ خوا بە خەڵکی بناسێنێ طبعاً وەکو سەروەریشمان صلی الله عليه وسلم فەرمی ئین لله لنەسەمات بۆ پەروەردگار چەند شنەبایەک هەیە ڕەمەزانی ژەوێ حسابی شنەبایی بۆ بکەین ئەو شنەبایە کە هەڵی کردووە جا فەرمی ئەلا فتعرضوا لها خۆتانی بەرخن ڕەمەزان بۆ هەموو کەسێک سوودی هەیە بەڵایەتی بەو خەڵکەی کە ئێستا هاتووتە ناو مزگەوتەکانەوە خۆ کە ڕەمەزان ئەفەرمێ وەرە ناو مزگەوتەکانەوە ئەو سی ڕۆژ ئەوێ لێت حاڵیکە کە مزگەوت چەند بەلەزەتە عیبادەت و بەندایەتی جەرگرگە بۆیە ذیکری خوای گەورە لە دوای ئەوەی کە ئینسان لەخوا حاڵی بوو یادی خوای گەورە زۆر گرنگە یەک چکە بە حەقەت ئینسان ئەگەر هەموو عیبادەتەکان خوای گەورە تەحدیدی کردووە بەڵام فەرمێ الذاکرین الله كثيرا والذاکرات واذكروا الله كثيرا بۆ چکە بە حەقەت بە ذیکر ئینسان دڵ ئاوەدانە بێتەوە ئەم نەفسانە کە 11 مانگە بە کۆمەڵە بابەتەوە مەشغوڵ کراوە بە یادی خوای گەورە زۆر گرنگە ئینسان ئاوەدانی کاتەوە یەک دوو پاڕانەوە دوعا چکو سەرۆرمان صلی الله عليه وسلم فەرمێ الدعاء هو العبادة پاڕانەوە خۆی بەندایەتیە چکە بە حەقەت لە هەموو بەندایەتەکان احتیمالەکە هەندێشتی تیاوێ بەڵام دوعا ئیلا ئەبێ خشوع و ذەلیلی تیاوێ بۆ پەروەردگار لەوە ئەگەیتە ئەوەی کە ئینسان بگاتە ذاتی حەق تەعالا کە گەیشتیت بەوەی کە ئینسان لەخوا حاڵی بوو گەیشتە ئەوەی کە لەگەڵ خوای گەورەیە بوو دڵنیا بە هەموو بابەتەکانی تری بۆ ڕوو نەبێتەوە بۆیە ئەگەر بتوانین ئینشەڵا ئەگەر بۆمان کرا ڕوو نەکەنەوە کە چۆنە ڕەمەضان کە ئەڵین مەعسکەرێکی تەدریباتە بۆ هەندێک عیبادەت بەڵام ئەوەی کە گرنگە تایە ئەنجام بدرێ ذیکرە کە لە نوێژە ئەو ذیکریتایە دوعایە کە لە نوێژی شەهرتایەتی کابێ ئەم دوو عیبادەتە زۆر گرنگە ئینسان ئەنجامی بدە ئەو ذیکرانە مامۆستا یوسف خۆی لە چیا ئەبینێتەوە بۆ نمونە مسلمانێکی گەنجێتی وا بوو بچێت لە مزگەوت شەوانی قەدر بە ذیکر ئاوەدان بکاتەوە چۆن بکات دەست خۆش بێ تەمان ئەمە زۆر گرنگە قورئان هەر خۆی ذیکرە قورآن خۆی هەر ذیکرە کە خوای گەورە فەرمێ ئینا نەحن نەزەلنا الذیکر وئینا له لحافظون خۆی ذیکر یعنی چی یعنی یادکردنەوە بەڵێ ئەم ئینسانە کە پێویستی بەخوایە جارێکەکەم وەرە تۆ زەلیلی خۆت دەربڕە خوایە من بەندەیەکی تۆم خوایە هاتوومەتە ناو ماڵەکەی تۆوە خوایە بەڵێ تاوانم کردووە غەڵەتم کردووە هەموویم کردووە بەس کێم هەیە غەیری تۆ ئەمانە هەمووی ذیکرن مامۆستا عەباس بەمەوە بڕۆ ناو قەزەکانەوە دوایی
یەک سبحان الله سبحان الله لەم دڵەوەکەون بە جەنابەت دەڵێم دڵنیا بە ئینسانە گەێنێتە ئەوەی کە ئەستەغفر الله بکە ئەستەغفر الله کە بە معنای کەلیمە ئینسان لەو حاڵەتەوە دەرچێ کە تۆ هەست بە وجودی خۆت کەیت هەست بەوەی کە خالقێک هەیە هەموو کاروبارەکان لای ئەوە ئەو ئەتوانێت لە تۆ خۆش بێ ئەو ئەتوانێت کارەکان بڕێکاتەوە بۆیە ئالیەوە ئیتر ذیکرکە ذیکر کە سبحان الله والحمد لله هەرچەند خوای گەورە لە سوورەتی کەهفە كخوي قال فرموا الباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا أما إنسان بابي زاني مسلمانان چوار تا پێنج ذکر هەیە کە زۆر گرنگە ئینسان ئەنجامی بدە کە زانایان بۆ ئێمە ڕوون کردوێتەوە کە ئەفەرمێ باقیات و صالحات ئەمانەن سبحان الله کە یعنی پاک و پێگەردی بۆ خوا الحەمدولله ینی سوپاسگوزاری بۆ پەروەردگار الحەمدولله الله ئەکبەر کە یعنی گەورەی و ستایش و ڕێسەر بوو ئەوە لا إله إلا الله کە هیچ زاتێک نییە مستحق و شیایی پەرستش بێ إلا الله نەبێ کە یعنی خوای گەورە و لا حول ولا قوة إلا بالله کە ذیکرێکی زۆر گەورەیە ئەم پێنج ذیکرە بەڵام بە دڵێکی خاشعەوە مامۆستا عەباس ئینسان ئەگەر بە دڵێکی خاشعەوە بە دڵێکی هەستکردن بۆی کە زەلیلە و پێویستی بەو زاتەیە سوودی لە نابینێ بۆیە شەو نوێژەکانت بۆیە ئینسان بتوانێت شەو نوێژکات بەڵام دوایی بڕۆ سوچێکی مزگەوتەکەەوە و پەنجەیەک بەرزکەرەوە بڵێ خوایە چاوەڕێی ڕەحمی تۆم خوایە چاوەڕێی عەفوی تۆم خوایە چاوەڕێی یارمەتی تۆم ئابزانم چۆن خوای گەورە هەموو ئەو بابەتانی کە تۆ پێویستی بۆ دەکات دەسەکان خۆش بێخوا مامۆستا سعید بەڕێزت وەکو بانخوازێک وەکو باوکێک وەکو هاونیشتیمانیەک پیاوێکی بە تەجروبە و لەسەر خۆ بە ئەزمون هەرێمی کوردستان دانیشتوانەکەی هەڵە نەبم 6 میلیۆنە تۆ بڵێ 3 میلیۆنی ڕەنگە شەوانی قەدر دانیشە شەشەکەشی با 2 تری لابن میلیۆنێکی بێنێتەوە لەو میلیۆنەش نیوەی کێنەوە لە 500کەشی کەمەکەینەوە بۆ 250,000 نەوجەوانمان هەیە ڕەنگە یەکەمین جاریان بێ بەشداری شەوانی قەدرکەن دابنیشن هەم لە ڕوانگەی شەرعیەوە تەکلیفیان لەسەر بێ هەم ئەوەندەی باوەڕ بەخۆبوونێکیان هەبێ بتوانن بچنە مزگەوتەوە مامەڵەی ئەهلی مزگەوت چۆن بێ لەگەڵ گەنجێک یەکەم جارێتی لە شەوانی قەدر بەشدارە بێ واضحە یعنی ئەمە مامەڵەمان من دەرکراوم خۆم بۆیە مامەڵەمان لەگەڵ هەموو کەسێکە بێ باش بێ بە تایبەتی لەگەڵ گەنج و لەگەڵ ئەوانەی کە تازە پێگەن هەبێ باوەشی گەرمیان بۆ بکەینەوە باوەشێک پڕ لە خۆشەویستی و مەحەبەت چونکە ئەوانە پیاوی دوا ڕۆژن دوا ڕۆژ ئەوانە دروستیەکەن لەبەرەوە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی داوە بە گەنج ئەوە بڕۆ سەیری قورئانی پیرۆزکە هەر لە ئیبراهیم پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام کاتێککە دەست پێەکە وەکو فەتایەک وەکو گەنجێک دەست پێەکە ئیتر پێغەمبەران بە شێوەیەکی گشتی ئەو یوسف عەلەیهی سەلام هەتا ئەگاتە پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وەسەلام هەمویان هەر بە گەنجێتی خوای گەورە وردە دروستی کردوون و ئامادەی کردوون بۆ ئەو ئەرک و مەسئولیەتە گەورەی کە سبەینی ئەکەوێتە ئەستۆیان بۆی ئەم گەنجانەیش ئێمە بێ بە چاوێکی پڕ لە ئەوین و خۆشەویستی و اینجا گەشتبیریشەوە سەیریان بکەین ئەم مناڵانە سبەینێ شوێنی ئەماگرنەوە سبەینێ ئەمانە پێشەوایەتی و ڕیادەی ئەم ئومەتەکەن و ئەو میلەتەکەن من نایشارمەوە لە جەنابە منیش بە مناڵی چەند جار گوێسکەم بادراو ئاوە گوێسکەمی گیراوە تا لە مزگەوت دەریان کردوم یانی ئەو مامە حاجی هەر ئەوەی زانی وای زانیوە ئێماگەر مەسەلەن عەجولیە بکەین جوڵەیە بکەین لە کەش و هەوای مزگەوتێکەکەین لە کەش و هەوای عیبادەت و پەرستشەکانی ئەوان تێکەین ئەویش فەقیرە هەرەوەنەی زانیوە هەرەوەنەی زانیوە خوای گەورە لێیان نەگرێت و ئەوان گەشتونەتە شوێنی خۆیان بەڵام گرنگە بۆ ئێمە ئێستا کە چاوکراوەترین و کە لە ڕۆژگاری خۆمانە وەعی زیاترە گرنگە ئێمە ئێستا چاومان لە مناڵەکان بێ و چاومان لە گەنجەکان بێ و باوەشیان بۆ بکەینەوە و دەستبێنین بەسەریانە و دڵیان خۆشکەین و هەوڵبین کە یەنە مزگەوت ئەوەڵجار و ئەخیرجاریان نەبێ بەڵکو ئینشاءڵڵا سەرەتای خێریان بێ بەردەوام بن لە مزگەوتە پێم خۆشە لێرە قسەیەکم کەوتە بیر بیگەڕمەوە باسی گەورەی مزگەوت و ئەو ئامێزەی کە لە مزگەوتە پێویستە بۆ گەنج و بۆ لاوەکانمان بکرێتەوە ئەڵێن کاتی خۆی دزێک ئەچێتە سەر ماڵێک دزیان لێ بکە ئاوا لە پەنجەرەکەەوەی گوێگرێ بزانێ خەوتون یانە خەوتون
ئیتر خاوەن ماڵەکە دیارە هێشتا نەخەوتوە لەگەڵ خێزانیا خێزانی پێڵێ پیاوە کە تاکەی ئەم کچە دانەی ئەوە ئەم خوازبینی کردی ئەو دێت و هەر جوابیانەکەی ئەڵێ بینی خۆم خوا دام ناوە بیەم بە کەسێک کە خۆم ئەزانم کێ ئەڵێ کێ ئەو کەسە ئەڵێ گەنجێ لە مزگەوتا ببینم چل بەیانی لەسەرێک نوێژی بەیانی بکە ئەم کچەی ئەمێ دزەکەیش بیرەکاتەوە ئەڵێ باشە چل بەیانی و چل نوێژ چییە ئەچم بۆ مزگەوت و لە پاڵ مامە حازیە چل بەیانی نوێژەکەم و ئەبم بە زاوای ئەم پیاوە دەوڵەمەنە ئەو کچە جوانەی شەبم بۆ خۆم تەبانەچێ بۆ مزگەوت بەیانی تر مامە حازیم گەنجە ئەبینەیتر بۆ ژمێرێ بە تەسبیحەکەی لە شەوی چلەمە گەنجەکە ئێوە بچێتە دەرەوە دوای نوێژی بەیانی ئەویش پەلێگریا لە کوڕە جوانەکە تۆزە ئیشم پێت ئیتر ئەزانێ ئیشی چێ پێی ئەڵێ فەرموو مامە حازی ئەڵێ وەڵا بینی خۆم و خوا بڕیارێکی وام ماوە سێرکە ئەم گەنجە چی پێڵێ ئەڵێ باوەڕکە مامە حازی تا 15 و تا 16 و زیاتریش هەر بۆ کچەکەی تۆ هاتم بۆ مزگەوت بەس من ئێستا ئیتر بۆ خۆیان بۆ مزگەوت ئەزانم هاتن بۆ مزگەوت یعنی چی جا پێویستە بەڕاستی ئەمە لەم جۆرە قیسانەوە چینە سەرخەت لەگەڵ گەنجەکانمان وایان لێ بکەین کە هاتە مزگەوت لەوانەیە مناڵێک سەرەتا یەت بۆ خورماکە یەت بۆ شیرینەکە یەت بۆ مەسەرەن لەگەڵ هاوڕێکەکەی هاتووە پێویستە وای لێ بکەین کەم کەم دڵی بە مزگەوت بکرێتەوە دڵی بە مزگەوت خۆش بێت دڵی بەم خەڵکە خۆش بێت کە لە مزگەوت هەیە خۆشی بوێن خۆشیان بوێ ینی پەیامی من بۆ خۆم و بۆ ئەو هەموو خۆشەویستانەی کە گویان لێمانە ئێسەیان لەداهاتوە گویان لێمانە بێ ئەوەیە کە لە مزگەوت ئەمە پێشەنگێکی باش بین بۆیان وسووە بین قودوە بین بە معنای کەلیمە باوک بین بۆیان باوەشیان بۆ بکەینەوە هیوادارم بتوانین ماڵسێ بەڕێز کاکشوان پرسیاری لە بۆ نەوجەوانان کرد من بۆ ئینسانە کامەڵەکانی یەکەم کە ئەچنە مزگەوت چۆن هەست بکەن کە دڵیان ئەیتر پێوەست بۆ بەخوا و جۆش دراوە بە چوزانم ئەو خۆشەویستی کە پێویستە و ڕێک شایستەیە بە قەدر هەنی چی بکەن چۆن بچنە بارودۆخێکی نزیک لە خواوە چۆن خۆیان نزیکەنەوە چۆن داواکاریەکانیان بگەیەنەندی جوانە مامۆستا عەباس ئەم شەوانە خوای گەورە ڕێزێکی گەورەی لێناون شەوی قەدر ناوی خۆی بە خۆیەوەتی ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر ئینا ئەنزەلناه فی لەیلة مبارەکە ئەم شەوانە مبارەکن پێویستە ئێمە هەوڵ بین بەرز بینەوە بۆ ئاستی ئەم شەوانە ینی کارێ بکەین لەگەڵ خۆمان و لەگەڵ خوا بەرز بینەوە بۆ ئاستی ئەم شەوانە بەچی ئەتوانین بەوە بگەین هەنێکی مامۆستا ئاماژەی پێکرد بە عیبادەت ئێمە ئەتوانین بە پاڕانەوە و بە نزا و بە گریانی بە کوڵ ئەتوانین جەنابی مامۆستا قسەش فەرمووی من هەندێک جار بەخیلیە بم بەوانەی کە بە دڵ ئەگرین بێگومان ئێمە ئەگەر بتوانین بینی خۆمان و خوا بەرز بینەوە بۆ ئاسی ئەم شەوانە ئیتر کەم هەرچی ژەنگ و ژیواڵ هەیە ئەڕوات لەوانەیە سەرەتا بە تەماڵی بڕۆین یان بە ناعیلازی بڕۆین بڵێن وەڵا ئیتر تەراویح و عایبە و نەچین و ناکرێ و یان سونەتێکی گەورەی لە دەستی خۆمانی نەین بەڵام دڵنیام ئەگەر بەدڵ لەگەڵ نوێژەکان بین لەگەڵ نزا و پاڕانەوەکان بین لەگەڵ ئەو عیبادەت و پەرستشانە بین کە ئەیکەین کەم کەم پاک ئەبینەوە بەرز ئەبینەوە بۆ ئاستێک کە ئیتر چێژی لێ ئەبین کە ئیتر تامی لێ ئەەکەین کە ئیتر دڵمان نایە بەجێی بێڵین ئەوە پێغەمبەری خۆشەویستمانە عەلەیهی سەڵات وەسەلام کەمانوو ئەبێ ئەفەرمێ ئەریحنا بیها یا بیلال شەکەتە خەڵک کە شەکەت بوو پاڵەکەوێ بەزەوە فەرمێ ئادەی بەڵانێکمان بۆ بە با ئیسراحەتکەین پیاوێکی گەورەی وەکو ئیمام بەنا یەکێک لە هاوڕێکان ئەیگەڕێتەوەڵێ ڕۆژێکیان هەر زۆرمانوو بووی چەند گوند و چەند شوێن و چەند جێگا گەڕین کە هاتینەوەی تر من بە ئاوات بووم بەس لێبینەوە لە نوێژ و لە نان خواردن ئەوانە بۆی بخەوم ئەڵێ هەر سرم خستە سەرسەرین ئیمام بەناوای زانی خەوتوم کەچی هەستەکەم وردە نعلەکانی بە هێواشی هەڵگرت و چوو دەستی کرد بە دەستنوێژێک و نوێشکردن و گریان و پاڕانەوە لەخوا جا لە ڕاستیە ئەم پیاوە ئیسراحەتی خۆی و چێژی خۆی و خۆشی ڕۆحی خۆی ئەلەم نوێژ و لەم عیبادەت و لەم پەرستشانە ئابینێتەوە بۆیە ینی چ مامە حاجیەکان و چ بەتەمەن و چ گەنجەکان
بە عیبادەت هەموو لایەکمان ئەتوانین بەرزبینەوە بۆ ئاستێک ئیتر چێژ لە عیبادەت بەرین لە زیاتی ئەوەی وەکو ئەرکێک جێبەجێکەین وەکو فەریزەیەک جێبەجێکەین وەکو لانکەیەکی ڕۆحی و ئارام بەخش بچینە ناو نوێژەکان بچینە ناو عیبادەتەکان بچینە ناو نزا و پارانەوەکان بە هیوام هەموو لایەکمان بتوانین کارێک بکەین کە بەرزبینەوە بۆ ئاستێک کە چوینە ناو نوێژ ئیتر لەو نوێژات چێژ و ئارامشێکی ڕۆحی زۆر وەرگرین هەر دڵمان نەیە نوێژەکە تەواوکەی مامۆستا یوسف بەڕێز وەکو بانخوازێک و عمرێک لە نێو کۆمەڵێک ڕەنگە لە پرۆسەی خێری کۆمەڵایەتی بە شایوشی وەنەوە هەبوو بی ڕەنگە کۆمەڵێک بابەتی نێو کۆمەلگا ئاگادار بی لەبەروی سەرەتای شەوانی قەدرە و بە جانبێکی تریشەوە کۆمەڵێک گرفتێ باسییان زانی دەیان مناڵ هەیە باوکی نیە لە هەتیوە ڕەنگە جورئەتیەوەی نەبێ خۆی بەتەنها ڕێی مزگەوت بگرێت بترسێت لە تاریکیەکە ڕەنگە لە کوێرە دەیەک ڕەنگە لە قەزایەک لە ناحەیەک لە گەڕەکێک بەڕێزت وەکو پیاوێکی بە تەجروبەی ناو کۆمەلگا چی پێشنیارەکەی ڕیسپێکی گەڕەکەکە کەسێک چوار مناڵیە بڵێ دێ لەگەڵ خۆشتان فڵان مناڵ کە باوکی نیە برایەکی گەورەی نیە یان لە ناو خوشکانە دەستی بگرن لە ڕێگاکە با پێکەوە من تا ناو مزگەوت دوایی بۆ هێنانەوە من نمونە ئەزانم بە ئێستا شەواڵەیە ناوێرم بڕۆم بۆ مزگەوتیان ترسم هەیە یان خۆزگەیەکێکم لەگەڵ وایە لەسەر ئەمە زۆر گرنگە مامۆستا وڵاهی دەستان خۆش بێ بەحقەت مامۆستا ئێمە ئەم کوردەواری جارانی خۆمان زۆر ئولفەت و پێکەوەبوونیان هەبوو مع الأسف ئەم تەکنەلۆجیا و ئەم مامەڵە و شێوازەی کە ئێستا هەیە ئەمانەی هەمووی لێ تێکگاوین جاران لە شارێکە حتا شاری سلەیمانی لە گەڕەکێکە لە لادیەکە یەک ماڵ بوون کوردواری زۆر قسەیە و کاکە بەس حەڵالمان لە یەکجایە ئەم قسەیانی چی؟ یعنی من مناڵی ئەو بە مناڵی خۆم ئەزانم هاوسەری ئەو بە خوشکی خۆم کچی ئەو بە کچی خۆم کوڕی خۆ ئەو بە کوڕی خۆم ئەزانم ێستا من خۆم بۆ خۆم نەک هەر بوو ئەوەش کە بڵین بترسێ لەگەڵ ڕێزمە ئێمە باوکان ئێمەی باوکان خۆمان لە خۆمان پەروەردەکردن خۆمان پەروەردە نەکرێت تا بتوانین مناڵەکانمان پەروەردەکەین ئەو مناڵەکە دێت ملم تەمان یەکێک لە هۆکاری هۆگیری خەڵکیش بووە مزگەوت و ڕاچڵەکانی خەڵکیژەوەی کە مامۆساکانمان لەسەر ئەو شێوازە تەقلیدەی کە قسە بۆ خەڵکیەکەن وازی لێبێنن قسەیەک بکەن 5 دقە بەڵام پەیامێ بگەێنن کە تۆ پەیامەکەت گەیان باوک حاڵیە بێ کوڕەکەم تۆ وەرە لەگەڵ مناوەرە وەرە با پێکەوە بچین بەڵە گرنگە سا من خۆم بۆ خۆم لەو شوێنەی کە من خۆم ئیمام و خەتیبم ئافرەتی تو وەڵای مامۆستا بخوا نازانم مناڵەکەم لەگەڵ کیا بێنم نێرم بۆ مزگەوت حەزەکەم لەگەڵ جەنابتە بێت من جاری وایە بە سیارە دێمەوەسم تا مناڵەکە دێت و سەرەکەوین و پێکەوە ئەڕۆین و پێکەوە چینەوە ماڵەوە هەر مناڵی گەڕەکەش تقریبان هەمیان لەگەڵ منادێن و ئەڕۆن تۆزە لە مزگەوتەکەەوە دووری بۆ چونکە ئەوسی قەومتمانیان بەدایکی بە باوکی یاوە کە من ئەتوانم ئەم مناڵەوە پارێزم ئەم مناڵەوە پارێزم کامە زۆر گرنگە نەک لە ترسی تاریکی شەو نە لە ترسی ئەو خەڵکە ناڕەوا و نامەعقوڵ و ناجۆرەی کە پەروەردەیەکی سەقەت کراوە کە مناڵیان تێکگاوە کە مناڵ فێری جگەرە خواردنەکەن کە مناڵیان فێری حەشیش کردووە کە مناڵیان فێری ئەم پایپ و تڕوتەشقەڵەکرۆ کە لە بەردەی مزگەوتەکان ناخورێ ئەمە من خۆم بە خۆم لەم شوانەوەتم باوکان وا نەزانن تۆ بڵێ وەڵاهی ئیتر من بز مناڵە خەمەوە و تەواویان خۆم دێم بۆ مزگەوت و تەواو وەرە مناڵەکانتان پێ بگەێنن مناڵی تۆ احتیمالەکە بۆتە گەورەترین مشکلە بۆ مناڵی تر بۆیە نەک بۆ ئەوەی کە لە شەو بترسێ لە تاریکی بەعکسەوە ئەبێ ئەو خەڵکەی کە هەست بە مەسئولێ دەکات هەستی مەسئولەتی تایە ئاگاداری مناڵەکانی گەڕەکەی خۆشی بێ ئاگاداری مناڵی ئەمە ماوەسایانی ئاینی یان مامخەتی بێک لە مزگەوتێکە ڕەنگە ئاسانتر هەم لەبەرەو متمانەیە کۆمەڵایەتی و دینی و فکرە جوانەی هەیەی لە ژنەیەک دروستکە ڕەنگە شتێکی خورز نەبێن چاگەزانێ کێ لە لای ڕاستی گەڕەکەەکە و لای چەپی گەڕەکەەوە یەکاکە لەگەڵ خۆت هاتی ئاگاد لە چاوت لە مناڵەکان بێ وەکو بەڕست باسکە خۆ ڕەنگە هیچەوە مشکلی سەگی بەڕە لای کۆڵانەکانیشمانێ نمونەمان زۆرە بەڕاستی وەسە مەترسێکی قورسە ینی ڕەنگە گەنجەکە لەگەڵ مامۆستایەکی بەڕێز باوکی برایەکی بێ بە سەلامت بگاتە مزگەوتەکە خۆگەرەوە نەبێ ڕەنگە لە ڕێگە لا باجگەرێ بکێشێ ڕەنگە تۆزە درەمکەوێت تووشی غیبەت هەیە بێ مناقەشەیە دوو تەلەفۆن ئەم سەرۆسەر تا گاتە مزگەوتەکە کاتی عیبادەتیش نەماوە ینی من قسەژە فەرمیش ئەناڵم لە شوانێ وتم ئەو مناڵانێکی ئێستا لە دەرەوەن جۆم لە دەنگیانە باوکان دایکان ئێوە هێناوتەنە بۆ مزگەوت لێتان پرسی و نەتۆ چووی بۆ مزگەوت یان نەچوویت
خۆ جەناب دەفەرمووی الحەمدلله بتوێنێت لە هەموو مزگەوتێکە هەیئەتێکەیە کە ئیداری مزگەوتەکە ئەبات من خۆم بەش بە حاڵی خۆم بە یەک دوو پیاوە وتۆکا کرد هەنێکم لە دواوە بن یەکێک مناڵێک کەسێک دەست جوڵانێکە حاڵەتێکە بابەتێکە خۆ ئەو مامە حاجیە ئەو پیاوە بە تەمەنەش کە لە ناو مزگەوتایە مناڵەکە ئیسعاجەکە لەوە چێ ناحەقی نەبێ کاک ناحەقی نەبێ سە خۆ مزگەوت ئەوە قەرەباڵغ بووە هەندێک لە مزگەوتەکانیش کە بچکۆلن ئەوە فەزلی خوایە بەڵام نابی ئەواشکەین نابی بم ئالێتشکەین کە گەنجەکان زەبت نەکەین ئیداریان نەدەین کە بێتە مای مشکلە بۆ ئەو نوێش خوێنانش بەڕاست بێ قوربان سەری زیندان ناوبڕێک کۆرەگرین دوایی دێینەوە و درێژە بە باس و خواستەکەمانە دەین بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان بە ناوبڕێک بە ئاوازێکی شیرین فەرموو. بەڵێ بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت لە ستۆدیۆسی گەوهەر لە خزمەتانە بین دەربارەی کۆمەڵێک پەرستش و ڕەفتاری ئێمەی موسڵمانان و بەگشتی ئەهلی مزگەوت لەگەڵ عیبادەتەکان مامۆستا سەعیدی مۆلای بەڕێزت ماشەڵڵا دەنگی بارانەکەش ڕەحمەت خۆشە گرنگە چەند گرنگە ئێمە لە ناو مزگەوتەکانە لە پاڵەوەی کۆمەڵێک عیبادەت هەبێ ڕەنگە وەکو مامۆستا یوسف فەرمی بچۆ لە گۆشەیەکەوە دەردەدڵی خۆت کە ئەو عیبادەتانە کامانن کە گرنگ بێ بە جەماعی یاخود بە دەستە جەمعی بیکەین ئەگەر ئیتر قورئان خوێندنەوەیەک بێت یاخود نوێژ و هەنێک کۆمەڵی سنەتی بە جەماعی بیانکەین شەو نوێژەکان بکەین ئەمە وەکو چۆن ینی ئامۆژگاریمانەکەی بۆ ئەم بابەتە. سپاس دەکەم وەڵا وازەحە ئێستا تقریبا تەقسیماتێکی جوان کراوە لە مزگەوتەکانە لێرە پێم خۆشە ئاماژە بەوە بکەم یعنی هەنێ لە زانایان وتوانە کە باسی شەوانی قەدر ئەکرێ باسی ڕۆژەکانیشی ئەکرێ ینی لە بەیانیەوە هەتا ئەگەڕێتەوە بە سبەینێ لەبەرەوە الحەمدولله ئێستا لە نوێژی تەراویح حەوەدەست ئەکرێ بە عیباداتی جەماعی هەنێکیش لە ماڵەوە لە ناو ماڵ و خێزانی خۆیانە کە نوێژی تەراویح بکەنەوەیش ئیشکالێکی تیان نییە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ئوسوە و قودوەی ئێمەیە هەردووکیانی کردووە لە مزگەوتیشا بە جەماعەت تەراویحی کردووە لە ماڵیشەوە بە هەمان شێوە لەو عیبادەتانەی کە بە شێوەیەکی جەماعی بکرێن وازەحە ینی نوێژەکانن چ لە نوێژی تەراویحەوە بیگرە تا شەو نوێژ و قیامە لەیل و ئەو نوێژانەی کە لە مزگەوت تا بە شێوەیەکی جەماعی ئەکرێن دوای ئەوە دوعاکردن مامۆسایەکیان هەر ئەو مامۆسایی کە لە مزگەوت پێشەوایەتی ئەو موسڵمانانەکە بە شێوەیەکی جەماعی دوعاکا بۆ ئەو خەڵکی کە دانیشتون ئەوانش ئامینی لەگەڵاکەن هیتر هەنێ شتی تریش ئەتوانن وەکو ئێستا مەسەلەن مەوعیزە و وتاری جوان لە مزگەوتەکانە بە شێوەیەکی ڕۆکوپێک میوان داعوەتەکەن و مزگەوتێکی ئاوەدان ماشەڵڵا لە گەڕک و لە کوچەکانە لەخوا بەزیابێ ئامادە و زیندون ئیتر بە قەناعەتی من لەوە بەدەر ئیتر باش وایە هەر کەسە و مۆڵەتی بدرێ بچێ لە بەتەنیا لە گۆشەیەکە بینی خۆی و خوا لە دەرگای خوا بدا بپارێتەوە و لە هەندێک مزگەوتە ساڵانی ڕابردووەستم بەوە کرد جەنابی مامۆستا ماوەیەک دەدەقەت چارێکێک نیو سعات وڵۆپەکانیشیان ئەگوژاندەوە زۆر جێگەی خۆیەتی ئێمە لە بیرمە مامۆستا عەباس ئێمە لە ئێران بووین لە وەردوگای سەریاس شەوێکیان ئەوەمان کرد گڵۆپمان کوژانەوە و ئیتر یەکێکمان ئەمان و ئادەی بیرکەرەوە وادانە ئێسە خۆت و خوایت و لە ناو گۆڕەکە و مەسەلەن حاڵ و چۆنە و لە چی پەشیمانی و بۆچی هەڵەکێشی و یعنی جەوێکی ڕۆحی جوانمان دروستە کرد ئەو خەڵکە ئیتر دەستی ئەکرد بە گریان و کاتێکە گڵۆپان ڕۆشن ئەکردەوە بینی ئەو خەڵکە وەکوڵەن ئەوە نەگریاوە کراسەکەی و مەسەلەن بەرۆکی هەمووی بە فرمێس تەڕ کردووە جار بەجار ئەوەشمان پێویستە ئەوەشمان پێویستە چونکە ئەم دڵە کە ژەنی گرت ئەبێ بە هەموو شێوە ئێمە هەوڵ بین بۆ پاکردنەوەی جاری وایە مەسەلەن ئەو ئوسلوبە باشترە جاری وایە ئەوەی تریان باشترە جگەلەوەی کە عیبادەتەکان خۆیان چۆن دەستنوێژ دەگرین بەم ئاوی دەستنوێژە هەرچی بەدەم و چاو و دەست و قاچەکانمانەوە بێ ئەڕات بەم عیبادەت و پەرستەشانەیش
ئەو ژەنگ و ژیواڵانە ئەڕۆن و ڕۆحمان گەش ئەوێتەوە. بەڵامی تر ئەسالیبی تری متەنەوعیش هەن جۆراوە جۆر هەن کە ئەگەر بیان گرینە بەر خزمەت ئەکا بە بەرزکردنەوەی ئاستی ڕۆحیمان و پاکردنەوەمان لەو ژەنگ و ژیواڵانەی کە دەقمان پێوە گرتووە. خوا دەست خۆش بێت. ماوەسای سۆزانی ماوەسا سایتی خەیاڵی منی بردەوە بۆ کێ لە ئەحماوا ساڵی کۆتایی نەوەتەکان کارەبا نەبوو لەوێ مزگەوتێکیشمان هەبوو خنجیلانە مەر بڵێم ئاخەوە و ڕۆژانە لەگەڵ ماوەساویش بۆی ئەڵێم باخە ماوەساویش پێکەوە شەوانی خەدر جۆزار چراتۆڕ ئەگەر هەڵە نەبوو ناوێکی وای هەبوو چایەک بە لۆکز و ئەمانە بوو جا هین ئەبوو تێگەچوو ئەکوژایەوە بوو بە فرسەتێکی باش هەر بەڕاستی تر تاریکە بوو بەس من ئێستش سرم لێک سوڕمەوە زۆر جارڕێکەوت و هەر بەڕاستی مزگەوتەکە چرا بوو چراگەش مزگەوتێکی گەورە ڕۆشن نابێتەوە یعنی نەتەبینی کەس بکەوێتە مل کەسا کەس لە شانی کەس بە ئەوە نەخەڵک دڵدەرونی ڕۆشن و ماوەسا وەڵی بە ڕێگاکە ڕۆشتی نەکارەبا هەبوو نە لایت هەبوو نە گڵۆپ هەبوو بەردەمی خۆت ببینی هەر بە تەجروبەی ئەو زەین ڕۆشنەی ڕۆژی ئێستا بە ئەو گڵۆپ و بە سیارەژەی دامەکەی ماوەستا چی تێ ماوەسا لەسەرەوە بابەتە وەڵڵاهی جا بڕۆینەوە بۆ مەسەلەیەوی کە جەناب دەفەرمی حاڵەتە ڕۆحێکە ئێمە بە معنای کەلیمەی ئیهمالمان کردووە هەندێک تەسەوراتیش مساعدن بۆی کە حاڵەتە ڕۆحی واز لێ بێنی ئەم حاڵەتە ڕۆحیە ئێمە ئەگەر متابعە بکەیت ئێمەش و وەری کە پێوتری عالم هەمووی بەس عیلمەین بە خەڵکی کە عیلمیش کافی نییە بۆ خەڵک لو كان العلم دون التقى شرفا لكان خير خلق الله إبليس ئەگەر زانست ڕێز و تەقدیر و گەورەی بواە ئیبلیس لە هەموو کەسێک ڕێزداتر دەبوو کەوابێ ئەگەڕێنەوە بۆی کە خوای گەورە قەزەی شەوی قەدری بۆ ئێمە داناوە شەوی قەدری بۆ ئێمە داناوە و حەزی کردو ئەم شەوەیە ئەم دەشەوە بە معنای کەلیمە ئەم حاڵەتەوان بۆ دروست و مەحوێڵێ ئەم شەوە پیرۆزەی کە هەیە شەوی قەدر و شەوی ئیسرا و هێندە ساحب سڕە میعراج و شەوی قەدر و بەرات خاسەجاتی ئەون ممتازە بەم ئەسرارانە شەو جاوە من مۆبایلەکەم شەحنی تیانەماوە دەستە خۆش بێت جا سێریت ئەم ساحب سڕە چییە؟ بۆ ئەهوم هەچی بەرەکەت هەیە ئیسرا و میعراج بۆ خوای گەورە لە شەوە داینا ئێخۆ ڕۆژی ژەری خوایە با تێ بگەین بەرات بۆ خوای گەورە تۆن بەرات لە هەندێک خەڵکی لە بەس نا 15 شەعبان دڵنیا بە تایبەتمەندی خۆی هەیە کۆمەڵێ بابەت لەم شەوایە ڕوویاوە شەوی قەدر بەڵێ ئەفەرمون ڕۆژەکان بەس خوای گەورە فەرمێن سەلامون هیە حتى مطلع الفجر ئینکار ناکرێت شەوەکەی ئەو فەزڵ و بەرەکەت و فەیزە هەیە کە دێتە خوارەوە ئەو فەیزەش چییە؟ تەنەزل المەلائکە والڕۆح جبریل بەزە و کاتە هاتۆتە خوارەوە کە لەگەڵ پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام تەمەن لە دوایەوە فەرمێت چی باسی جبریل ژەکا کە ئەو شەوە هاتۆتە خوارەوە کەی لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هین بووە ئەو شەوە جبریل دێتە خوارەوە مسلمانان با تێ بگەین جبریل ئەوەنە عەزیمە بەس بۆ پێغەمبەران دێ بەش ئەو شەوە لەگەڵ ئێمەیە ئەم ئیتیسالە ئەم پێکەوە بوونن لەگەڵ مەلایکەتە و پاشان ئیتیسال لەگەڵ پەروەردگارە حاڵەتێکی شەوە کە ئینسان زۆر ئەبێت لی تێبگا بزانێت چییە جاماوەسا مشکلەوەی هەر شەویشمانەڵی نەماوە یان ئێستا شەوانیش بۆ ڕۆژ بۆی ئەو حاڵەت و ڕەحیمان کەم بۆتەوە کێشەکە ئەوەیە ئێمە کە زرە من خەتاکە خەینە خۆمانەوەی کە داعین هەر زانیاری یان لەگەڵ ڕێزمە کابرایەک مامۆسایەک شخصێک هەڵاکات قسەیەکی غڵەتی کردووە 101 کەس لە فەیسبووکە جوابیێتەوە بۆ چی پێویستە بە جوابانەوە یاوەرە پێم بڵێ هەر ئیلا ڕۆحی خۆت تاوانبارەکەیت و ڕۆحی خۆت ناڕەحەت دەکەیت بۆیە وەرە کاکە کارە بەسەرم بابەتانەوە نەبێ وەرە با ئێمە بە تەواویمانە ئیتیساڵمان لەگەڵ ئەو خەڵکەیە هەبێ دەست کە دەست خسە دەستی مناڵێکەوە من ئێستا گلەیەکم لێکە لە ناو مزگەوتە ئەڵەم کاکە تۆ لەگەڵ ئەوەنە لەگەڵ ئەو مناڵانەیە پێکەوە بوویت هەمووی تۆ ئاوات هیلاکەکردن هەمووی ئاوا دەست پێی ڕای کێشاوە کە ئەوەنە ئەم سەراو سەرەکە چکە کە من ئەسمە مزگەوت بەلایەنێکەوە ئەم 4-5 مناڵدی ئەم لەولام ماژەکە ئەمە خۆ من بۆ نەبێ واشم نەکرد بێ کە ئەو مناڵانە تۆزە پەروەردەیان کرد بۆیە شەو هەر بەعام لە ناو ئیسلامە شەو تایبەتمەندی خۆی هەیە
لا ئەدیبانیش فتهجد به نافلة لك کە گەیشتینە قەدریش بەڕاستی حاڵەتەکەکەین کار ناکە. زۆر ڕاستە ماوەسا کاتمانێ ماوەسا باس بیستمەوە هەر ئەو مۆزوعی شەو ماوەسا باسی مەحوی کرد هەرجار ماوەسا ئەو شعرەی مەحوی زۆر جوانە شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو وتی ناتێگەیشتووی تەجروبەی مەردانە شەو یعنی ئەم تەجروبەی مەردانە شەو یانی شەو شەومان نەمەوە ماوەسا سایدوانە هەستەکەم شەو بۆ معنای خۆی چی بکەین تۆزێ شەومان هەبێ هەر بەڕاستیان نازانم هەڵە نەبێم پرسیارە زۆر ڕاستە وەڵای ئەمە ئەگەر بمانتوانێت هەر کەس لە ئاستی خۆمان بەرنمەیەکمان هەبووە لە ماڵەوە ئێمە شەوانی قەدرەوە الحەمدوللا پێکەوە بەڕێیەکەین و زین و یەکەینەوە هەرچەند ملاحەزەم هەیە بۆ شەوانی قەدریش مامۆسا ئاماژەی بە خاڵێکی جوان کرد یعنی ئەمە هەوڵ بین شەوانی قەدر لە مزگەوتەکانە هەر بە مەوعیزە و وتار و بابەت بەڕێی نەکەین یعنی ئەو شەوانە شەوی عیبادەت و زیکر و پاڕانەوەن بابەتە عیلمی و بابەتە زانستیەکان هەڵگرین بۆ کاتی تر باش لەو شەوانە ئەگەر قسەیەکیش هەبێ وتارێکیش هەبێ وەعز بێ باشترە تا بابەتی عیلمی ڕۆحی بێ بابەتەکان ڕۆحی بن باشترە جا ئەچینەوە سەر ئەوەی کە مامەساشان ئاماژەی پێکرد قەناعەتم وایە ئەگەر ئێمە هەرکەس لە ئاستی خۆمان بەرنمەیەکمان نەبێ بۆ شەوانی خۆمان لە ماڵەکانمانە لە ناو خێزانەکانمانە ناتوانین ئەو ئاستە پەروەردەیە ڕۆحیە بۆ خۆمان دروستکەین و جێگیرکەین کە پێویستە ئەگەر شەو هەمومان دانیشین هەتانی وە شەو لە نیوە شەویشە خەو بمان باتەوە ئینجا بخەوین سبێنێش بە جەستەیەکی مانەوە بچینە سەر ئیش و کار کەسێکی متەوازن و کەسێکی زین و ناتوانێت بچێتە سەر ئیش و کارەکانی لەبەرەوە قەناعەتم وایە من چەند شەوێک کام قسەیەکەم پێشتر لەگەڵ ماڵەوە باسمان کردو بۆیە حەزەکەم لێرا بیڵێم یعنی دەردەشەی ئەوەمان کرد کە ئێمە کاتێکی دیاریکراومان هەبێ بۆ ئەوەی ئەم مۆبایلانە دانین بۆی خەتەکانمان لە ماڵەوە خامۆشکەین و بیکوژێنینەوە ئیتر وەختی ئەوە بێ کە بچینە سەر جێگا و بخەوین ینی معقول نییە مەسەلەن ئەم خەتە تا بەیانی ئیشکە کە من کێشیشە ئەم خەت و مۆبایل و فەیسبوک و هەر ئەوەندەی پەلی گرتی هەر ئەوەنە پەلی گرتی ئیتر ئەدبا لەگەڵ خۆیان ینی کاتی ئەوە هاتووە ئیتر هەموو لایەکمان چاوێ بکەینەوە بڵێن ئەمە ئیستێکی ئەوێ وەکۆڵێن ئەمە ڕاوەستانێکی زۆریش ڕاست لەبەرەوە بۆ نمونە مەسەلەن ئەگەر بمانتوانێت لە سەعاتدە ئیتر بڵێن کەس تەلەفونمان بۆ ناکە باوەڕ ناکەم بەسە لەم سەعاتە بەدوالەوە ناچێم ئەگەر تەلەفونێکی زۆر زەرور و زۆر پێویست ئێجا خەتیش تا ئێستا بەسەخوانەی برە تا ڕێهێناومانە با لێرا بیکوژێنینەوە ئەگەر بەبەستمان ئەوە بێ بیش خەوین خەوێکی باشەکەین ئێستا کاتێک گوێ لە دکتۆرەکانە گرین ئەڵێن کاکە خەوێک کە خزمەت بە ئینسان کە بە جەستەی ئینسان کە بە ڕۆحی ئینسان کە ئەو خەوەیە لە دوای نوێژی عیشاوە تا کاتی شەونێژ و دوای 12 سعات دوو ئەوانە دەی تۆ سعات دوو بخەوی تۆ کاتێ خەویکەیتر ئەو خەوەی سپادەی لێ ناکەی لەبەرەوە هەر بۆ خزمەت بە جەستەیشمان بێم ڕوە عیبادەتی و پەرستشەکەیشی بخینە ئەو لاوە باسی نەکرد ئەگەر باسی جەستەیش بێ پێویستە ئەمەیتر لە بیر لەوە بکەینەوە کە لە بەلای جەستەی خۆمان بکەینەوە لە کاتێکە کە ئێمە گەر خەڵکی پەیامدار بین ئەمێ لایەنە ڕۆحیەکەمان زۆر بە هەند بگرین بۆیە پێویستە شەو دروستکەینەوە زۆر ڕاستە نمونەیەک لێرا حەزەکەم بگێڕمەوە یەکێ لەو بانخوازانەی شاری بەغدا مەقالەیەکی نووسی بوو لە مجلەی تەربیە ئیسلامی کاتی خۆی خوێندمەوە لە یەکێ لە ژمارەکانیە ئەڵێ ماڵمانباری کردبوو بۆ گەڕەکێکی تازە لە بەغا لەوێ برادەرێکم پێگەیشت وتیەوە چێکەی لێرە وتم وەڵام ماڵمان هاتوۆتە ئەم گەڕەکە وتی لەم گەڕەکە لە کام کۆڵاوەتی وڵا ئەو کۆڵانە وتی ئەو کۆڵانە کام ماڵیان وتی وڵا ئەو ماڵە وتی یەک ماڵی ئاودان بێ و چیت کردووە تۆ وتی لە کەی هاتووی وڵا تازای ماوەیەکە هاتووە وتی بۆچی وتی ئەوە
دراوسەکەت شەلاتی ترین کەسی بەغا ئەو دراوسەی تۆ کابراایەکی چەقۆکێش چۆن هاتووی چۆن قسەت نەکردو ئەژوتی یاڵا دیارە قەدەری خوایە و دیارە ئیشێکی بەمە هەیە ئەڵێ من بەرنامەم وا بوو مەبەستم ئەمەیە گەرمان توانێ وا بکەین ئەڵێ من بەرنامەم وا بوو کە ئاهاتمەوە ئیتر لەگەڵ ماڵ و مناڵمە دانیشتم و یان پێشوازیمان لە میوانە کرد یان ئەگەر دێنیەکمانە کرد و ئیتر دوایی هەر کەسە و ئەچووە ژووری خۆی و منیش ئەچووم لە حەوشەی پشتەوە ماوەیەکم دانابوو بۆ بینی خۆم و خوا دوایەکەم ناڵەکانم ئەچوونە شوێنی خۆیان منیش ئەچووم لەوێ تۆزی قورئان مەخوێند و نوێژمە جاخەوتم شەو هەڵە شەوێکیان گوێم لە گریانێ بوو یەکێک لەو دیوی حەوشەکەمانەوە ئەگری بەس گریانێکی بەکوڵ ئەڵێ کاتێک کە باش گوێم گرت و تەرکیزم کرد ئەبینم ئەو ماڵەیە کە ئەو برادەرم باسی کرد ئاڵێتە من شومە نزیک دیوارەکە وتم برای ئازیزم ئەتوانم هاوکاری بکەم تیوازم لەبێنە من کەسێکی زۆر گوناهبار کەسێکی زۆر تاوانبار و ڕوڕەشم وتم کاکەگیان ڕوڕەشی نییە لەگەڵ خوایەکی بەڕەحمە وتی چی بکەم و چیم بۆ ئەەکەی وتم ئەتوانی بیتام دی و تی بەسەر چاو تی زۆری پێنەچوو هاتوو وتی چیم لەکەی من پیاوێکی زۆر تاوانبار گوناه نییە نەم کردبێ وتم دەی خوایش لە هەموو گوناهەکان خۆشە بێ ئەگەر تۆ بەڕاستی لێی بێتە پێشەوە وتی ئامادەم چەند شەوە یەم گوێ لە تۆ ئەگرم گوێ لە تۆ ئەگرم و خەجاڵەتی یەکێشە وتی ئەتوانی بچی ئاوا بکەی بە خۆتا و دەست نوێژە بگری و بیتەوە تیوە سەرچاو تی ڕۆژ هاتەوە و وتی چی بکەین وتم وەرەوە پێکەوە لە دەرگای خوایە و نوێژێکی بۆ ئەوکەی هەڵە دوور کات نوێژمان کرد و لە سوزدەی ئەخیرە من ڕاست بوومەوە بۆ تەحیات و ئەو هەڕنەسایەوە هەڵێ بەپەلە تەحیاتەکەم بخوێند و سەلام مایەوە و دەستم برد ڕاستی کەمە و سیرەکەم گیانی سپاردووە بە یەک نوێژەوە بەلای خوا بەرهەمی نوێژ بەرهەمی شەو نوێژ شتی ئاوای لێکەوێت هەر ئەمەیەڵێ هەرسیا بەختانی عیشقە مەزهەری نووری هودان جا مامۆسا شەو نەبێ ئەستێرە مەستور و مامۆسا بابەکەم نەڕوانی نەشۆ مامۆسا منی خستە سەر ئەوەی مەسەلەن لە سەرەتایی دابەزینی وەحیە گەر جەنابتان ملاحەزە بکەن یعنی قورئانە کاتێک کە ئینسان پەروەردەکە ئەم ئینسانە لە سێ جانبی گەورە پێک هاتووە جانبی ڕۆحی جانبی عەقڵی جانبی جەستەیی قورئان هیچی فەرامۆژ نەکردو ئیسلام هیچی فەرامۆژ نەکرد هەمووی تێر ئەکا لەبەرەوە سەیرەکەی لە سەرەتای دابەزینی وەحیە کە خوای گەورە ئەوێ ئەم جیلە پەروەردەکە کەس بینێ ئەرکێکی گەورە و مەسئولیەتێکی گەورە ئەکەوێتە ئەستۆیان یەکێ لەو سوورەتانەی کە جیلی سەحابەی پێپەروەردەکە و پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام تەواو پێ دروستەکە سوورەی مزەممیلە یا ئەیها المزەممیل قم الليل إلا قليلا يعني شەو نوێژ بۆ پێغەمبەر واجب بووە ماوەیەکی سەحابەکان وەکو پێغەمبەر کردویانە زۆربەی شەو دوای خوای گەورە کەم کەم سووکێکە لەسەریان بەما ئەو پیاوانە دروست بوون یعنی بەڕاستی وەکو مامۆسا فەرمووی یعنی ئێمە تەنها بە خوێندنەوە و تەنها بە گوێگرتن و تەنها بە وتار دروست نابین هەر بۆیە زۆر جاریانی ئەبینی مەسەلەن مزگەوتەکان بە تایبەتی لە نوێژەی جومعانە یعنی پڕپڕە خۆ ئەوەی کەیە بۆ نوێژی جومعان ئەگەر هەر هەمووی ئەوە بێ کە خوای گەورە ئەوێ و کە ئاینی پیرۆزی ئیسلام خەڵکی بۆ ئاراستەکە ئیتر ئەو دنیا تا ڕادەیەکی باش ئەبێتن شامی شەریف باشە بۆیە لە پاڵ ئەوە لە پاڵ وتاری جومعە و لە پاڵ ئامۆژگاری و لە پاڵ مەواعیزەکانە پێویستمان بە چییە؟ پێویستمان بە تێرکردنی ئەم لایەنە ڕۆحیەیە ئەمەش بە وتاری هەینی و ئەوانە هەمووی ناکرێت پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە ڕەخساندنی کەش و هەوای تاکە کەسی هەیە بۆ نمونە تۆ دەستی کەسێ بگری لەگەڵ یابی تا چاک پێگەێنی زۆر من مامۆسا شوان مامۆسا ستێک بە هەمان یاخوا دەست خۆش بێت جا دەست خۆش مەجلیسەکە وا هاوە ها هەر باسی تۆزێ دڵ و دەرونیشمان هەر بە یادی مەحوی تۆزێ هەورکەینەوە جا مامۆسا عەباس دەنگێکی خۆشی مامۆسا لەگە برادەران نازانم داوایەکی پەلە نەبێ هاوکارمان بن تۆش یادێکی مەحویمان بۆ بکەی شعرێکی ماشەڵڵا مەحوی قەسیدەی زۆر خۆشی هەیە گەورەترین قەسیدەی ئەو بەحری نووری هەیە ماشەڵڵا وەسف و سەنای پێغەمبەر و هاوڵانی یان باسی شەوان
زۆر ئەگەر بکرێ قەسیدەیەکە خوێنمەوە ئەمیش خوێنینەوە حەزەک هەی ئەویش ئەخوێنینەوە زانم ئێنم خۆت بیخوێنیتەوە یاڵە مامۆستا عەباس بسم الله لەنا کەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم لەنا کەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باعمرم خدا تۆ بمژیێنە تا لەبەر قاپی کەسێ ئەمرم بەزایع چوو لەما لا یعنیە وەقتم هەموو یعنی دەبێ وەقتێ لە بول وەقتێ بخوازم داتیا بمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئلەی دەورم خەیاڵی پوچی دنیاوە دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم خەیاڵی پوچی دنیاوە دەماغ و دڵمی پێچاوە قیامەت هەر مەگەر ڕۆژی قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منداڵ لەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێگرم چییە سووچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخانە لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا داوا چییە قەبرم سبەینێ یحشەڕ المەرئە براگەل فرسەتە ئەمڕۆ تەبەڕا بن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخۆ چی دەوێ مەحوی کە بەدکردار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەدتەورم مەگەر بەرمەوجی بەحری ڕەحمەتم خا وەسفی سەتاری وەگەرنا زەحمەتە پابوونەوەم ناممکینە سەترم خوا دەست خۆش بێ مامۆستا عەباس سپاس دەکەین چەند لە عشقێکی قوڵەوە ئەو دێڕانە نووسراوە مامۆستا عەباس بەردەوامی لەگەڵ مامۆستایانیان ناوڕشتمان هەیە وەڵا بە من پرسیارێک بکەم زۆر باشە پرسیارە لە مامۆستا یوسف بکەم مامۆستا یوسف ئێمە عادەتەن نازانمەوە هەر تا مزرۆیی منداڵی بوو یان لە گەورەکانی شاهەروان کەشەوانی قەدر زەحمەتمانە کێشا و دائەنیشتین و تووشی ماندوو بوون و بێخەوی و ئەوانە ئەبووینەوە با بڵین یان لە تای پەرستچا سەرنجیشمانەدا بزانی ناخۆ ئاماژەکانی شەوانی قەدر هیچ بەدیەکەین هیچ بەدی ئەکرێ ئێمە تحقیقمان کردووە شەوی قەدر ئەم شەوی قەدر بۆ دانیشتونیانە ئەمە پێویستە ئەم سەرنجە یان لەباتی ئەوە ئەگەمان لە دڵەکانمان بێ چەنە گەنە یەقین چەند نزیکە بنەوە چەند ئەجۆشێن چەند ئەخرۆشێن کامیان گرنگە وڵا جا دەست خۆش بێ من قناعەتم وایە هەموو عیبادەتێک ئەوەی خوا فەرزی کردو ئەوەی کە سونەتیشە بەڵێ مەغزایەکی هەیە مەغزایەک ئەوێ بگەیتە ئەو مەغزایە و بگەیتە ئەو حەقیقەتە جا من لە سەرەتا وتم ڕەمەضان مەدرسەیەکە مەدرسە بەڵێ ئەم مەدرسەیە قەزەی بە تایبەتی شەوانی قەدر تۆ تەشبیه نەبێ من ئەمێ بچم بۆ بەغا ڕێگاکە نازانم ڕاست دووسێ برادر لەگەڵ خۆما بم بۆی کە ڕێگام پێ پیشان بن لەوێ سوار سەیارابی لەوێ ئەەکەی لەوێ ئەوە ئوتێلە ئەوە ئەو شوێنەتە دوایی شتەکانم بۆ ڕوو نەبێت و ئەی دوایی بۆ سەفەری دووەم پێویستم بە کەسە بێ
شەوانی قەدریش خواجیان ئێوێ لە ئەو کەسانە حاڵیکە کە نەگەیشتنوتە ئەو ڕادەیە کە لەگەڵ خوای خۆیانە تێکەڵاو بێ بڵێ وەرن لەگەڵ ئەو خەڵکەیە کە لەگەڵ پەروەردگاریا تێکەڵاوە بزانە سەفەرەکان چۆنیە بزان چۆن سەفەر بۆ لای خوای گەورەکەن دوای ئەوە دوای ڕەمەزان تۆش ئاوا سەفەرکە بۆ لای خوای گەورە شەو دوای بەیانی کە هەستای خۆر ئابەم شێوازەیە و نەخێرنەوەڵا سەگ ناوەڕێ و نەخێرنەوەڵا ئێستا قەنەعاتم وایە با حاڵی نەبین کە ئاوە ئەم هەموو فەیزە دێتە خوارەوانی و احتیمالەکە لافا و لە هەنوێ شوێن دروست بێ و احتیمال خەڵک تۆشی تەزیێک بووی بڵە کاکە بەخوا شەوی قەدر نییە بە ئەم عەقڵیەتە لا بین لا مەغزاکەی حەقیقەتەکەی بین ناو جەستەی خۆمانەوە خوا ئەوێ لێمان حاڵی کات کە تۆی ئینسان پێویستە کات خوای گەورە پێویستەکان ڕۆحەکەت لەگەڵ خوای گەورە تێکەڵاو بێ خوای گەورە فەرمێ الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها ئەم ئاەتە لەواشە زۆر جار خوێنوێتمانەوە بەس یعنی چی ئێمە لە وەکو جەنابی مامۆستا فەرمووی لە دوو شتی سەرەکی پێکەیتون جەستە لەگەڵ ڕۆح ئەم ڕۆحە متعلقە بە ذاتی خاڵقی دروستکەرەکەیەوە ئەم ڕۆحە ئەگەر تۆ پێت خۆش و پێت ناخۆش بێ ئەگەر نەتوانی لە ڕۆژە لە کاتێکە کە حاضریت و چۆنەڵێ ئاگال لە خۆتە نەگەیت بەخوا لە کاتی خەوتنە دڵنیا بخوای گەورە بیگێتەوە بەلای خوای گەورە لەگەڵ خوای گەورە تێکەڵاو بکەش کە خوای گەورە فەرمێ الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها دوای خوای گەورە ئەفەرمێ فيمسك الذي قضى عليه الموت ويرسل الأخرى ئەم نەفسە کە ئێستا بڵێن ڕۆح کەوتە ناو جەستەوە پێوترێ نەفس ئەم نەفسە پێویستی بەوەی لەگەڵ خوای خۆیان تێکەڵاو بێ ئەم دەشەوە وەکو حاڵەتێکە پێت ئەفەرمێ وەرە ناو مزگەوتەوە بزانە ئەو خەڵکەی کە لەگەڵ خوایە سەفەری کردو و بەرەو لای خوای گەورە ئەڕوات تۆژە بێ ئاوا بکەیت بۆیە من داوایان لێ یەکەم یعنی شەوی قەدر بیل لەوە مەکەنەوە کە بەیانی هەستا بەخوا خۆر ئابە و شێوازێ نە بیل لەوە بکەرەوە چیتیا ئەنجام بدەیت چکە بە حەقەت 4-5 هەنگاوی گرنگ هەیە کە لە شەوی قەدرا ئینسانە بێت بیری لێ بکاتەوە 4-5 شت کە لە شەوە ئینسان کە بیری لێکرد لە شەوی قەدرا ئیتی چاوەڕێەوە ناکە بڵێ بخوا لەواچێ سەگێک گۆڕی بەخوای ترەمە شەوی قەدر نییە ئەوە بە ئەم عەقڵێتە ئەمە بەس عیلمەکانە علمی ئێمە عیلمەکانمان وامان لێ کردووە کە ئەو ڕۆحە باو باپیرانمان کە ئەچوونە سەر بەرماڵ من کە ئەمبینی مناڵ بووم کە هەستمە کرد باوکم شەو نوێژەکات هەستمە کرد کە چۆن لەگەڵ خوای گەورەیە تێکەڵاو ئەم حاڵەتەی ئێمە پێویستەکە بگەڕێنەوە ڕۆح فەرامۆشمان کردووە علمێکی زۆر کرچ و کاڵ ئەدەین بە خەڵکەکەمان بۆ علم حتا عەقیدە والله بۆ ڕاستکردنەوەی چاوە بۆ ڕاستکردنەوەی زمانە بۆ ڕاستکردنەوەی گوێیە بۆ ڕاستکردنەوەی ئەندامەکانە بەس کاکە نەماتوانێت ڕاستیکەینەوە بۆیە ئەم شەوانی قەدرش بۆ ڕاستکردنەوەیە ڕەمەزان بەگشتی شەوی قەدری بە تایبەتی ئەوێ خوای گەورە لێت حاڵی کات من دوژمنێکم بەسەرا زاڵ کردوون کە شەیتانە فەرموو ئینسانەکان من ئەو شەیتانە ئەو دوژمنم ئەوە لێ لابردن و گرتمەوە فەرمووەکو پیا وەرە بزانە نەخۆشەکانی ناو جستەی خۆت نەخۆشەکانی ناو ڕۆحی خۆت چییە خۆت چاکە هەر کەسێ نەخۆشێکی هەیە هەر کەسێکمان نەخۆشێکمان هێجا حەزی پارەیە حەزی دەسەڵاتە حەزی زانستە حەزی ئەوەیە ئەم حەزانە پێویستەکات دەریکەی بزانی چۆن چارەسەریکە جا مامۆستا وەڵا هەر لەسەر ئەو بابەتە ینی پێم خۆشە مامۆستا سەعیدی هەردووکتان سەرنجتان هەبێ هاوڕێکم وتی من 10 ساڵە دوعاەکەم کردووە گیرا بوو بەس 10 ساڵ دوای 10 ساڵە زانیوە گیرا بوو تۆزێک لام سێر وتم یعنی چی 10 ساڵ وتی 10 ساڵ لەمە وروتم خۆیان من ئەبێ دەوڵەمەند بم ئیتر وتم لێش ناپارێمەوە یەک جار وتۆ بە حاڵی من ئەزانی 10 ساڵ ڕۆیشتووە من هەروەک خۆم وام زانیوە دوعاکەم گیرانەوە بەس ئێستا ئەزانم من بەڕاستی دەوڵەمەند وتم چۆن وتی من هاوڕێکم هەیە زانم ماڵەکەی لێی من گەورەترە ئۆتۆمۆبیلەکەی لێی من باشترە بەڵام خۆی گەورە بارێکی خستە سەرشانی تاقی کردوێتەوە دوو مناڵی پیاوە هەردووکیشان نەخۆشی ئۆتیزمەوەی کە با بڵێن یەک دنیا سەروەتی تیا سەرفەکە پارە ماڵی گۆستوەتەوە ئەم سەربی بۆ لای ئەم منیش دوو مناڵم هەیە جاری وایە بە هەفتەش ینی لەبەر ئیشوانە زۆر مەجالم نییە لەگەڵیان من ساغ و سەلیم تەندروست ئەو هەموو سەروەتەم هەیە لەش ساغم بێکێشم بێ مشکیلم یعنی ماوەسا زۆر جار ئێمە زۆر مادیانە لە دوعاکانمان ئەڕوانین نابێت ڕەنگە گیرا ببن و ینی زۆر بەجددی زۆر جیاواز بوو 10 ساڵە دوعاەکەم گیرا بۆ نەمزانی ینی تۆزێک دەربڕینێکی زۆر جیاواز بوو بۆ من
جوانە ڕوو لە کامان ئاسا سعید تۆ پێمان بڵێ ئینسان چۆن سەرنجی نیعمەتەکانی خوا بدا کە پێ بەخشێ. خوای گەورە ئەفەرمێ وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها، یعنی نیعمەتەکانەوە زۆرن لە ئەژمار نایە ناژمێرێن، ڕاستە نیعمەتەکان زۆرن. لەبەرەوە ئینسان هەمیشە چاوی لەسەر نیعمەتەکان بە ئیتر خۆی بە دەوڵەمە نەزانێ. بەڵام خوارەکە وامان لێبێ هەمیشە چاومان لە ناز و نیعمەتی خەڵکی تر بێ، ئیتر ئەوەی خۆمان لا بچووکە بێتەوە چێژی لێ نابین. بۆیە برادێکە وید ئەو هەنێک کەس یعنی والی تێک چووە حتا لە مەطعەمیشا چێژ لە خواردنەکەی نابە، سەیری سفرە و مێزی ئەوانەی دەوروبەریەکە ئەڵێ خۆزگەمش ئەوەم داوا کردایە، یعنی چێژ لەوەی خۆی نابە. ئێ بابەت تۆ خەریکی ئەوەی خۆت بە و چێژ لەوەی خۆت بەرهەق بەسەر خەڵکی ترەوە چییە؟ لەوانەیە ئەوانەی سەر مێزەکانی تریش سەیری ئەوەی تۆ بکەن. لەبەرەوە ئێمە خوای گەورە نیعمەت و نازی زۆری بەسەرا بەخشیوین، هەر لە نیعمەتی ئیمانەوە، هەر لە نیعمەتی لەشساغی، لە نیعمەتی کەسوکار، لە نیعمەتی ئیسلام کە خەڵکی تر لە کۆتایی ژیان جاری وهەیە ئەیدۆزێتەوە. ئێمە بەبێ مانوبوون هەر وەکۆڵەتێکی زێڕینمان چاومان کردوێتەوە خۆمان لە باوەشی عایلەیەکی مسلمانە بین لە ناو مجتەمەعێکی پاک و خاوێنێک و وەکو ئەم مجتەمەعی کوردەواری خۆمان. لەبەرەوە نیعمەتەکان زۆرن، ئێمە چاومان لەسەر و نیعمەتانە بێ، ئیتر ئەو کاتە شکریشیان لەسەرەکەین کە شکرمان لەسەر کرد وعدی خوای و بەڵێنی خوایە زیادیانەکە وەلئین شەکەرتم لەئەزیدەنەکم. بەڵام خوا نەخواستا کە نیعمەتەکانمان نەبینی و هەمیشە خەریکی ناشکری و خەریکی بۆڵە بۆڵ بووین، دۆزەخێک بۆ خۆمان لە ژیانە دروستەکەین بەبێ ئەوەی کە وەکۆڵەن شایانی ئەوە بین لە ناو دۆزەخا بژین. خوای گەورە نیعمەت و نازێکی زۆری بەسەر ئاڕۆشتین بۆ ئەوەی چێژی لێ ببینین، کەچی ئەمە بە شێوەیە لە شێوەکان ئەبانە هیچی نابینین، تەنها بیر لە شتی ترەکەینەوە بۆچی ئەوەم نییە، بۆچی بەوە نەگەیشتم، بۆچی بەداخەوە هەنێک کەسیش یعنی تەغزیەی ئەم جۆرە نەخۆشیانە ئەکەن. مەسەن ئەبێتە میوان لە ماڵێکا لە زیاتی ئەوەی تەشجیعیان کا بۆ ئەوەی چێژ لە خان و لە ماڵەکەی خۆیان ببین، ئەوە چۆن ئیدارەکە لەم گەڕەکە، چۆن ئیدارەکەی لەو ماڵات تۆ ئەوە چۆن ئەکاکە بۆ وازی لێ نانی ماڵە ئاوا بێخوا. لەبەرەوە ناز و نیعمەتەکان زۆرن، ئێمە شکری خۆیان لەسەر بکەین و تەبیعیە داوای زیادبوونیش بکەین. زۆر ڕاستە. مامۆستا باس شتێکم بیرکەوتەوە ئەڵبەتە ئیشەڵا بێدەبینە بێ لە حزوری مامۆستایان زۆر وەختیشتان نەگرمەڵێ کابراایگە بۆ وت من دوعام گیران نابێ بەختم ڕەشە خوای گەورە بۆچی جوابم ناداتەوە و یەکێکی ئامۆژگاری کرد وتی کاکە گیان ئەمە خۆت ناڕەحەت مەکە بڕۆ بۆ شار بۆ لای فلان مامۆستا پیاوێکی بەڕێز و عالمە و دوعایەکی خێرت بۆکە و بەشم کێشەکەت هەلبێویش تی باش مادامە چم زانم مەوزۆچێ بۆ من ئەو نەبەختم ڕەشە و دوعام گیران نابێتەوەمان. لێ بە ڕێگا ڕۆژ لەسەر ڕێگاکە تۆزێ کابراایەکی بینی تووڕە دارێکی بەدەستەوە کێشێ بۆ ئەرزیاوتی چیەوە کاکەوتی سەرێشەیە گرتومی هەل نابم. ئەی تۆ خێر ئاڕێوتی میشە چم بۆ شار حاڵ و مەسلەیەکی ئەوتی دەتخوا هەواڵێکی منیش پرسە بڵێ لەو سەرۆهاتی تۆ خۆ لێرەوی تۆ بەشکم عیلاجێکی سەرێشەی منیشی کردوێ من تەواو وەزنم خراپە. لەو تێپەڕی نزیکی شارکەوتەوە کابراایەک لە عەرزێکا خەریکی کێڵانی عەرزەکە بوو بەدەم خۆیەوە بۆڵەبۆڵێک کردوتی ئەی تۆ گاکە خەریکی چیت دوای سڵاوکردنەوەوانە تی وەڵای لە باوکمەوە بۆم ماوەتەوە ناوێرم بیفرۆشم وتوێتی ئەمە ڕستقی تایە بۆ تۆ هەموو ساڵێکی ژێگەم بە زەراتی ڕستقێکی تیانە وتی ئەی خێرە حاڵ و مەسلێت و وتیەکی من لەلای فڵان زانا و بەشکم بەختم بەرکات و دێت خوا هەواڵێکی منیش پرسە بزانم عەرزەی من بۆ ئاوایە بەشکم دوایەکی خێر بۆ من بکە. گەشتە نزیکی شار قڕەباڵخێکی زۆر هەبوو خاتوونێک لەسەر کەژاوەیەک و ئەمانە و سڵاوی لێکردن و ئەمانە و وتیانها غەریبە چییە لێرە وتی من ئەچم بۆ لای فڵان عالم لەکوێوە ڕێگاکە لەوێوەیە و ئافرەتەکەش وتی دەتخوا هەر ئەچی بۆ لای ئەو فرسەتە سوالێکیش من بکەخوا هەموو شتێکی پیاوە مرتاح نیم دەسەڵاتمەوە خەڵکە لەبەردەستمایە. گەشتە لای مامۆستا و دوای پاسوخواست و چیرۆکی ڕێ بۆ گەڕایەوە وتی کاکەگیان تۆ هەم خوا دوعاکانی گیرا کردووی هەم لە ئێستەشەوە بەختێ بەر بووە چۆن هاتووی ئاوا بگەڕێرەوە و بۆ هەریکێک لەوانەشی وەڵامەکە یایەوە ئێوتت بەدڵخۆشیە و بەختی بەرەوە گەڕایەوە هەر گەشتە لای یەکەم قەراق شارەکە چۆ خزمەتی ئەو دیوەخانی ئەو خانووە وتی عالمەکە وتی لەبەرەوەی هاوسەرگیری نەکردووە هەز بە ئەمان ناکە ڕاستە دەسەڵات و سەروەت و سامانێکی زۆریە خێر لە ژیانیا بۆ هاوسەرگیری بکە ئافرەتەکەش جاکێ لە تۆ باشتر و وەرە و ئەمانەی دەروبەرم زۆر سیخەم پێیان نیە و یان ئەوان وەکو گەورە منەبی وتی من تازە بەختم بەربووە چۆن خۆمە بەسمەوە بە تۆ کوڕێکاکەوەرە من شوو پێیەکەمانە وتی نا من بەختم بەربووە شانسم و مامۆساوتی ناوەڵاخوا حافیز لەو تێپەڕی گەشتە لای ئەوەی عەرزەکەی ئەکێڵا و ڕزقیتیانە بوو
وتی کابرا وتی باوکت لە ژێر عەرزەکە ڕزقی بۆ تۆ داناوەشتی شاردوتەوە نەک سەر عەرزەکە ژێرەوەی بۆ بگەڕێ. ئەوە مامۆساوا لە قسەکانی باوکت گەیشت وتی دا یارمەتیم بەوەرە هەڵیە دڕینەوە و هەرچی تیا بوو نیوەی بۆ تۆ نیوەی بۆن وتی من بەختم بەر بۆ چۆن لای تۆ وەسم و بۆ تۆ زێر لە ژێر عەرزاوانە کاکە ئاخر وەرە و یارمەتیمەوە ئەویش لە خۆی کرد. گەشتەوە لای ئەو کابرا کە تووڕە بوو دارێکی بەدەسەوە بوو ئەیکە عەرزا وتی وەڵای ئەو کابرا وتێتی تووشی نەخۆشیەوە تا خوێنێ نەڕژێ چاک نابێ وتی کێ لە تۆ باشتر دارەکە کێشا بەسەری ئەو کوشتی. جا مشکلەکە لەوەیە زۆر جار ماوەسە خۆمان لە خۆمانی تێگەین هەست بەو ئەوەی باست کرد نیعمەتەکان نازانین یعنی قەدری نیعمەتەکان کەواتە مامۆستا شەوانی قەدر مامۆستا یوسف دەرفەتێکە بۆ دوعاکردن ڕەنگە سادە بێ پرسیارەکان بەڵام بەخوا ڕەنگە قوڵی هەر بەڕاستی چۆن دوعا بکەین دیسان باجارێکی تەمە پرسمەوە یان چ دوعایە بکەین چاوەڕوانی چ وەڵامێک بی دەست خۆش بێ وەکو جنابی مامۆستا ئیشارەتی پێکرد بگەڕێنەوە بە قورئان. کابرا تەمەنی 80 ساڵە ژنەکەشی مناڵی نابێ کە من باسی پێغەمبەرێکین بەس بە ئەوە بینە بە چاوی خۆمان. ئەم شەخصە طبعاً با لێرەشەوە خوشکان بزانن ئەگەر خۆیان وەکو خۆیان ژیان بەرنەسەر ئەتوانن مامۆستا بن بۆ مامۆستاکانی تریش. ئەم زەکەریا عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام بوو بە ئەوەی کە سەرپەرشتیاری مەریەم کە عەلەیها السەلام. بەڵێ ڕۆژێک هاو بۆ لای مەریەم زستان بوو یا هاوین بوو سێری کرد هەندی ڕزقی لایە کە نابێ ئەلەم کاتەیە هەبێ وەرزی ئەو ڕزقانە نییە. فەرمووی یا مەریەمی ئەننا لەکی هذا قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب. ئەم زەنگە خۆشەویستان هەموو کەسێ پێویستەکە لە ناخی خۆیان زەنگێکی بۆ دروست بێت. زەنگی زەکەریا ئەم کەلیمەیە بوو. ئەمە بۆچی چۆن ئەمە دەستکەوت؟ تی وەڵا لایەن خواوەیە. خوا ڕزقی هەر کەسێک ئەدا کە بیەوێت چۆنیشی بوێت. لێرەیە زەنگێک بۆ زەکەریا دروست بوو بۆ منیش نەپاڕێمەوە. إن الله يرزق من يشاء بغير حساب. خوا ڕزقی هەر کەسێکی بوێ ئەیا بەبێ حساب. بڵێ بۆیە با بچینە سوورەتی مەریەم. سوورەتی مەریەم هەموو کەسێک تشبیه نەبێ ولله المەثل الأعلى کە تۆچی بۆ لای دایرەیەک پێویست ناکات تەقەزایەک بنووسی پێویست ناکە عەریزەیەک بنووسیت پێویست ناکە عەرز و حاڵ تەمەن کەماڵین عەرز و حاڵ ئەزان عەرز و حاڵ یعنی چی؟ عەرضی حاڵی خۆت عەرض یعنی پێشکەشکردنی حاڵی خۆت. بارەدۆخی زەکەریا عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام طبعا لە سوورەتی مەریەم خۆی گەورە فەرمووی وەذکر آياتك نعمة عبدنا زكريا واذكر رحمة ربك عبده زكريا برو سيري رحمتي پروردگارك كدايتي بزكريا بلام چي أي أواني كأتانوي إسا دعاء كانوا أتانوي لأخواي قورا وريقري سيري أم عرض حالي زكريا كان كعرض حالي خو عرض حالي خوي كدو إذ نادى ربه نداء خرفية پێویست ناکە سەرۆرمانە فەرمێ پێویست ناکە هاتوو هاوارکەیت بە هێواشی و بە چرپە بپارێرەوە نیداء خەفیە. فەرمووی چی؟ یەکسەرەتی مناڵم پێ بدە؟ نە. قال ربي إني وهن العظم مني. پەروەردگارە ئێسقانەکانم لە بەرپیری پرواوە واشتعل الرأس شيبا قژیشم لە پیرێتیە وەکو سوتاوە ولم أكن بدعائك ربي شقيا. پەروەردگارە کە ئەم دوعایە لە تۆ بۆ تۆ ئەەکەم و ئەمێ بپارڕێمەوە و نەبێ کابراایکیەوە ناکەس بەچە و سپڵەش بم شەقی معنایەوەیە. تا ئێستا هیچ داواکاریەکەیە هیچ داواکاریەک نییە بەس عەرضێکی حاڵی خۆی بۆ پەروەردگار پێغەمبەرێکە دوعاکانی ژیرایە بەس ئەم عەرض و حاڵەکە بۆ ئێمە ئەکا یعنی وەرە تۆی ئینسانی ئیماندار حاڵی بە وەرە بزانە چۆن بۆ خوای گەورە داواکەیت. ولم أكن بدعائك ربي شقيا وإني خفت الموالي من ورائي. خۆشەویستانە ئێوانی کە ئێستا ئەتانەوێ خوای گەورە مناڵتان پێ عەتاکە بڵێ پەروەردگارە من ئافرەتێکی لەچێک بەسەرم
من پیاوێکی ڕژدار و مسلمانم حەزەکەم نەوەیەکم هەبێ حەزەکەم مۆچەیەکم حەزەکەم وەجا خوێر نەبم حەزەکەم ئەم پەیامەی کە من هەمە بیدەم بە مناڵێک وإني خفت الموالي من ورائي من أترسم أوانيك لدواي من أبن بس البرشتياري أم كاري من كارباركي خوي وكوي جبجينا كان وكانت امرأتي عاقرة أما هم يعرضوا حالي خويتي دواي أيوة بقاتو سر صلبي مسألك هاو سركشم أزانم ك ناتوانم نزوك فهب لي من لدنك وليا خۆشەویستان جا من برایەک هەبوو ئەیوب ئەم ڕژەوی بەعسی کە ڕۆیشت ئەیوب دایکم هەر ئەیوب خوایە سەگێکیش بێ بەڵام ئەمان نەبێ زۆر جارێمە نازانین دوعا بکەین نازانین دوعا بکەین جاوتی کە ئەم حاڵوەزە هاتە پێشەوە لەگەڵ ڕێزمە خوای گەورە ئەم دەسەڵاتدارەمان بۆ چاکات و بۆمان بێنەوە سەر ڕێگای حەق وتی ڕۆژێ ون دایە گیان دەخۆزگەم دوعایەکی باش بکردا فەرموو خۆساوە لەوان خراپتر دوعاکەی با دوعایەکی باش بێ ئەوە فەرموو لەگەڵ ڕێزما بووە سەگەکەی کەسا بەرمونەتە خەڵکی بەڵام سەیری زەکەریا فەرمێکی هەبلی من لەدونکە وەلیە ئەڵێ مناڵ نە سەرپەرشتیارێکم پێ بدە بۆ خۆشم بۆی خۆشەویستان ئەی ئەوانەی کە ئێستا ئەتەوێ خوای گەورە ڕزقی حەڵال پێ بدە بڵێ خوایە ئەمەوێ ئیحتیاجی دەستی کەس نەبم خوایە ئەمێ ئەگەر پارێکت پێدام بتوانم خزمەتی خەڵک بکەم خوایە من ئەگەر مناڵەکانم پێ بدەی مناڵەکانم پێ عەتاعەت بێ بۆیە ئاوا بپاڕێنەوە پاڕانەوە بەم شێوازابێ خۆشەویستان پاڕانەوە بەو ئالێتە ئەبێ ئەنجا بۆ کاکە تۆ یەکسەری دوعاکە هەرچەند خوای گەورە فەرمێ فەنادەیناه بەفائی تەعقیب یەکسەر دوعاکەی گیرا بووە یەک قسەش با یەکشت ڕاستکەنەوە بۆ خەڵکی ئەو چیرۆکانەی کە خوای گەورە لە قورئانە بۆ ئێمەی داناوە ئەگەر پێغەمبەرە ئەگەر ساڵح عەلەیهی السەڵات وەسەلام پیاو ساڵحێکە معنایەوە دووبارە نابێتەوە دڵنیا بە دووبارە ئابێتەوە دڵنیا بە دووبارە ئابێتەوە بەس ئەبێ بەو تەقدیمە بەو شێوازە ئینسان ئەنجامەکان بدە بۆیە ئاوا ئینسان دوعا بکات ئەمە لە خزمەتتانە شتێکی بەسیطتان ماشەڵڵا قسەی شیرینی زۆر لەخۆوە گرێ بە ئێمەش دەرفەت و کاتێکەمان دیاری کراوە و هاوکارانمان لە دەرەوە و لە شاری سلێمانی لە یەکێک لە مزگەوتە جوانەکان هەرچی گواستنەوەی پەخشی ڕاستەوخۆی شەوانی قەدرن بەرنامەکانی ئەو مزگەوتە جوانە جا ئێمە داوای لێبوردن لە جەنابتانەکەی لێرە گەورەتان کردی مامۆستاگیان دەستان خۆش بێ بارانێکی زۆری شەباز و شەڵا بە سەلامەت بگەنەوە دڵمان لاتە فەرموو پەیامی کۆتایی پەیامی کۆتایی بگەێنە ڕاستەکەم هەڵا بۆ ئەو خۆشەویستانەی کە لە مزگەوت و لە ماڵەکانە دانیشتوون بۆ خۆشمان کە لێرە دانیشتوین و انشاءڵڵا هەمووی هەر عیبادەت و هەر انشاءڵڵا وەگرێ لێ ماوەرگرێ من داوا لە هەموو لایەکەکەم لە ڕوانگەی قورئانی پیرۆزەوە سەیرێکی شەوی قەدر بکەین بۆ ئەوەی جوانتر ببینین و باشتر چێژ لە دانیشتنەکانمان ببینین و لە پەرستش و لە عیبادەتەکان بزانە خوای گەورە چۆن باسی شەوی قەدرمان بووەکە لە شوێنێکە فەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر أفرمي وفي صلى الله عليه وسلم ما أبو ما نفرمي عليه نازان أم شيء قدرة تنقوري ليلة القدر خير من 1000 شهر بقدرها 1000 مانك أم شو قوري مزنة عبادتي يا فرستشتي يا باراروتي يا باشا اینجا لەم شەوە مەلایکە وەکو مامۆستا فەرمووی جەنابتان ئاماژەتان پێ کرد فریشتەکان دابەزن اینجا بە فعلی مزارع هێناوێتی خوای گەورە تەنەزەل المەلائکە والروح جبریل یعنی هەتا ڕۆژی قیامەت ئەمە تەنها یادکردنەوەیەک نییە بەردەوامە ئەم بەرەکەت و دابەزینە بەردەوامە بێنینە پێشاوی خۆمان فریشتەکان دابەزن جبریلیان لەگەڵایە لەگەڵمانە وەکۆڵن بە جۆش و خرۆشەوە لەگەڵ قەدرە ئەژین ئەوانیش یان خوای گەورە لە سورەتی دوخانە فەرمێ ئینا ئەنزەلناه فی لەیلەتی مبارەک ئەم شەوە زۆر مبارەکە بۆچی مبارەکە یەکێ لەو مبارەکانەوەی قورئانی تیادا بەزیوە پێغەمبەری تیا کراوە بە پێغەمبەر اینجا فیها یوفرق كل ئەمر حەکیم هەرچی ئەمر و بڕیارێکی ئیلاهی و پەروەردگاری هەیە لەم شەوانە بڕیاری لەسەرە دەرێ بۆیە من ئالێرا ئەمەی ئەوە بڵێم هەرچی دوعاتان هەیە بیکەن لەم شەوانە هەرچی داواتان هەیە
حەستان لە چییە، ئاواتان چییە، ئومنیەتتان چییە، ئەوەی حەزی لە مناڵە، ئەوەی حەزی لە زەواجە، لە ئافرەتێکی باش، لە کوڕێکی باش، لە ژیانێکی داهاتووی باش، لەم شەوانە زۆر بپارڕێنەوە لە دەرگای کەسێکی دەوڵەمەند نەدەین. کەسێک کە خاوەنی ئەرز و ئاسمانەکان و هەرچی هەیە لە ئەرز و ئاسمانەکانە، لەبەرەوە لە خوای گەورە داواکارم ئەم شەوانەمان لێ قبوڵکە، هەموو لایەک موفق و سەرکەوتووکە. پادەستی میوانە بەڕێزەکانمان بەڕێز مامۆستا یوسف حوسێن بانخواز و بەڕێز مامۆستا سعید عەبدوڕەحیم بانخواز دەکەین کە دەستان ئێمە خۆشحاڵ بنەوە تووشی خێرتان کردین. باس جوانەکانیان ئەو کەناڵە جوانەیش سەرکەوتوو بەردەوام بێت. زۆر سواز بۆ تۆش بینەرە بەڕێز و خۆشەویستەکان، بەسپاسی هاوکارم کاکشوان و هاوکارانم لە ژووری دەرێنان و کۆنتترۆڵ و کامێرەمانە بەڕێز و ستافی ئامادەکار. لێرە ئێمە ڕادەوەسین و دەگوازینەوە یەکێک لە مزگەوتە جوانەکان و دیمەنەکانی شەوی قەدرتان پێشکەشەکەین. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. 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 اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت
فلك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أعطيت نستغفرك اللهم من جميع الذنوب والخطايا ونتوب إليك لا ملجأ ولا منجا منك إلا إليك اللهم إنا نستعينك ونستهديك ونستغفرك ونؤمن بك ونتوكل عليك ونثني عليك الخير كله نشكرك ولا نكفرك ونخلع ونترك من يفجرك اللهم إياك نعبد ولك نصلي ونسجد وإليك نسعى ونحفد نرجو رحمتك ونخشى عذابك نرجو رحمتك ونخشى عذابك إن عذابك الجد بالكفار ملحق اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا ومتعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقواتنا ما أبقيتنا واجعله الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا واجعل الجنة هي دارنا ولا تسلط علينا بذنوبنا من لا يخافك فينا ولا يرحمنا برحمتك يا أرحم الراحمين اللهم إنا نسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك والسلامة من كل إثم والغنيمة من كل بر والفوز بالجنة والنجاة من النار اللهم إنا نسألك رضاك والجنة ونعوذ بك من سخطك والنار اللهم حبب إلينا الإيمان وزينه في قلوبنا وكره إلينا الكفر والفسوق والعصيان واجعلنا من الراشدين يا رب العالمين اللهم يا مقلب القلوب يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك يا أرحم الراحمين ويا قريب غير بعيد اللهم أصلح لنا ديننا الذي هو عصمة أمرنا وأصلح لنا دنيانا التي فيها معاشنا وأصلح لنا آخرتنا التي إليها معادنا واجعل الحياة زيادة لنا من كل خير واجعل الموت راحة لنا من كل شر اللهم اغفر لنا في ليلتنا هذه أجمعين وهب المسيئين منا للمحسنين اللهم نفس كرب المكروبين واقض الدين عن المدينين واشف مرضانا ومرضى المسلمين اللهم رب الناس مذهب البأس اشف أنت الشافي لا شافي إلا أنت شفاء لا يغادر سقما اللهم إنا نعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام
إلهنا كم من نعمة أنعمت به علينا قل لك بها شكرنا، وكم من بلية ابتليتنا بها قل لك بها صبرنا. فيا من عند نعمته قل له بها شكرنا فلم يحرمنا، ويا من عند بليته قل له صبرنا فلم يخذلنا، ويا من رآنا على الخطايا عاكفين ولم يفضحنا، ويا من رآنا على الخطايا عاكفين ولم يفضحنا. يا عظيم العفو يا حسن التجاوز يا واسع المغفرة يا باسط اليدين بالرحمة يا صاحب كل نجوى يا منتهى كل شكوى يا كريم الصفح يا عظيم المن يا عظيم المن يا عظيم المن. اللهم إنا نسألك أن لا تشوي خلقنا بالنار، اللهم لا تشوي خلقنا بالنار. اللهم يا حنان يا منان ثبت قلوبنا على الإيمان، نرجو عفوك والغفران. اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان. اللهم أعتق رقابنا من النار، اللهم أعتق رقابنا من النار يا أرحم الراحمين. اللهم اغفر لجميع موتى المسلمين الذي شهدوا لك بالوحدانية ولنبيك بالرسالة وماتوا على ذلك. اللهم اغفر لهم وارحمهم وعافهم واعف عنهم وأكرم نزلهم ووسع مدخلهم واغسلهم بالماء والثلج. استووا ولا تختلفوا فتختلف قلوبكم. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. يسألك الناس عن الساعة قل إنما علمها عند الله وما يدريك لعل الساعة تكون قريبا إن الله لعن الكافرين وأعد لهم سعيرا خالدين فيها أبدا لا يجدون وليا ولا نصيرا يوم تقلب وجوههم في النار يقولون يا ليتنا أطعنا الله وأطعنا الرسولا وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيلا
ربنا آتهم ضعفين من العذاب والعنهم لعنا كبيرا يا أيها الذين آمنوا لا تكونوا كالذين آذوا موسى فبرأه الله مما قالوا وكان عند الله وجيها يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما إنا عرضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان إنه كان ظلوما جهولا ليعذب الله المنافقين والمنافقات والمشركين والمشركات ويتوب الله على المؤمنين والمؤمنات وكان الله غفورا رحيما الحمد لله الذي له ما في السماوات وما في الأرض وله الحمد في الآخرة وهو الحكيم الخبير يعلم ما يلج في الأرض وما يخرج منها وما ينزل من السماء وما يعرج فيها وهو الرحيم الغفور وقال الذين كفروا لا تأتينا الساعة قل بلى وربي لتأتينكم عالم الغيب لا يعزب عنه مثقال ذرة في السماوات ولا في الأرض ولا أصغر من ذلك ولا أكبر إلا في كتاب مبين ليجزي الذين آمنوا وعملوا الصالحات أولئك لهم مغفرة ورزق كريم والذين سعوا في آياتنا معاجزين أولئك لهم عذاب من رجز أليم ويرى الذين أوتوا العلم الذي أنزل إليك من ربك هو الحق ويهدي إلى صراط العزيز الحميد وقال الذين كفروا هل ندلكم على رجل ينبئكم إذا مزقتم كل ممزق إنكم لفي خلق جديد الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله
الله أكبر الله أكبر الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. أفترى على الله كذبا أم به جنة بل الذين لا يؤمنون بالآخرة في العذاب والضلال البعيد. أفلم يروا إلى ما بين أيديهم وما خلفهم من السماء والأرض إن نشأ نخسف بهم الأرض أو نسقط عليهم كسفا من السماء إن في ذلك لآية لكل عبد منيب. ولقد آتينا داود منا فضلا يا جبال أوبي معه والطير وألنا له الحديد أن يعمل سابغات وقدر في السرد واعملوا صالحا إني بما تعملون بصير. ولسليمان الريح غدوها شهر ورواحها شهر وأسلنا له عين القطر ومن الجن من يعمل بين يديه بإذن ربه ومن يزغ منهم عن أمرنا نذقه من عذاب السعير. يعملون له ما يشاء من محاريب وتماثيل وجفان كالجواب وقدور الراسيات اعملوا آل داود شكرا وقليل من عبادي الشكور. فلما قضينا عليه الموت ما دلهم على موته إلا دابة الأرض تأكل من سأته فلما خر تبينت الجن أن لو كانوا يعلمون الغيب ما لبثوا في العذاب المهين. لقد كان لسبإ في مسكنهم آية جنتان عن يمين وشمال كلوا من رزق ربكم واشكروا له بلدة طيبة ورب غفور. فأعرضوا فأرسلنا عليهم سيل العرم
وبدلناهم بجنتيهم جنتين ذواتي أكل خمط وأثل وشيء من سدر قليل ذلك جزيناهم بما كفروا وهل نجازي إلا الكفور وجعلنا بينهم وبين القرى التي باركنا فيها قرى ظاهرة وقدرنا فيها السير سيروا فيها ليالي وأياما آمنين فقالوا ربنا باعد بين أسفارنا وظلموا أنفسهم فجعلناهم أحاديث ومزقناهم كل ممزق إن في ذلك لآيات لكل صبار شكور ولقد صدق عليهم إبليس ظنه فاتبعوه إلا فريقا من المؤمنين وما كان له عليهم من سلطان إلا لنعلم من يؤمن بالآخرة ممن هو منها في شك وربك على كل شيء حفيظ قل ادعوا الذين زعمتم من دون الله لا يملكون مثقال ذرة في السماوات ولا في الأرض وما لهم فيهما من شرك وما له منهم من ظهير. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. التحيات لله والسلام على الرحمن أشهد أن لا إله إلا الله محمد رسول الله علي إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. اللهم إنك
بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. اللهم ارحمنا فإنك بنا راحم ولا تعذبنا فإنك علينا قادر والطف بنا فيما جرت به المقادير إنك على كل شيء قدير. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وأرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه وأدخلنا برحمتك في عبادك الصالحين. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم آمين. مسلمانانی بەڕێز خوشکان و برایانی بەڕێزم السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایان تاعات و عیبادەتمان قبول کەیت لە گوناه و هەڵە و پەڵە و تاوانەکانمان خۆش بیت ماخەیتە ژێر ڕەحمەت و سۆز و میهرەبانی و بەزەی خۆت یا الله لێ دەپارێمەوە لەو کەسانەمە حسابی کە بەهرەمەند دەبن لە خێر و پاداشتی ئەم شەوانە خوای گیان بخاتی ناوە جوانەکانی خۆت لێ دەپاڕینەوە لە ئازادبووان و لێخۆشبوانی ئەم شەوە پیرۆزە هەموو لایەکمان حساب بکەیت. اللهم ئامین. بەڕێزان یەکێک لە مەظاهری ڕەحمەتی خوا سبحانه وتعالى بۆ بەندەکانی ئەوەیە کە زۆر ڕێگا و هۆکاری بۆ داناون زۆر فلتەری داناوە بۆیان بۆ پاکبوونەوەیان لە ژەنگ و ژاری گوناه و تاوان پاکبوونەوەیان لەوەی کە نەفس و هەوای خۆیان یان شەیطان تووشی زەلەیەکیان دەکات پێیان هەڵدەخلیسکێت لە فەرمانی خوا سبحانه وتعالى دەرئەچن. خوا سبحانه وتعالى هێندە ڕەحمەتی فراوانە تاوەکو هیچ کات بەندەکانی لە ڕەحم و سۆز و بەزەیی خوا ناومێد نەبن چونکە بەڕاستیەکێک لە ڕێگاکانی گومڕاکردن و سەرگەردانکردنی شەیطان بۆ بەندەکانی خوا ئەوەیە کە وایان لێ ئەکات مەیوز بن لە ڕەحمی خوا وایان لێ ئەکات وا بێتە بەرچاوی کە بڵێ من قەت خوا لێم خۆش نابێت وەقەت خوا سبحانه وتعالى ڕەحمم پێ ناکات لە کاتێکدا ئەوە پێچەوانەیە لەگەڵ ڕەحمی خوا سبحانه وتعالى بەردەوام دەرگای ڕەحمەتی فراوانی خۆی کردوتەوە بە تایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تفتح فيه أبواب الرحمة تەواوی دەرگاکانی ڕەحم و سۆز و میهرەبانی و بەزەیی خوا سبحانه وتعالى بۆ بەندەکانی دەکرێتەوە. بەڕێزان ئێمە زۆر گرنگە خوای پەروەردگاری خۆمان بناسین. ئێمە چەنە خوای گەورە بناسین ئەوەنە لە خوای گەورە نزیکە بین ئەوەنە زیاتر عیبادەت و کار و کردەوەکانمان پاک دەبێت پوخت دەبێت ئیخلاسی زیاتر دەبێت دڵسۆزیمان زیاتر دەبێت بۆ خوای پەروەردگار تەبارەکە وتعالى. ئەوەی کە زانایان ڕەحمەتی خوایان لێبێت لە کتێبە عەقیدەیەکاندا ڕوونیان کردوتەوە کە پێویستە ئینسان خوای پەروەردگار بناسێت لە چ ڕێگەیەکەوە خوای گەورە دەناسێت پێغەمبەر بناسی صلی الله عليه وسلم و هەروەها دین و بەرنامەکەی خۆی کە ئەمانە خوای پەروەردگار لە سەرچاوە بەرز و گەورە و پیرۆزەکەی خۆیدا کە قورئانی پیرۆزە و سنەتی بەرز و پیرۆزی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەمانە هەمووی بۆ ئێمە ڕۆشن کراوەتەوە. کاتێک کە ئێمە قورئان دەخوێنین لە نوێژەکانماندا و بەتایبەت سوورەی فاتحەکە دەخوێنین کە دەڵێن ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خوای گیان ئێمە عیبادەت هەر بۆ تۆ ئەکەین داوای کۆمەکی و یارمەتی هەر لە تۆ ئەکەین. لە ناو عیبادەتەکاندا خوا باسی ئیستیعانە ئەکا باسی داواکردنی کۆمەکی و یارمەتی ئەکا کە بەندەکان هەمیشە کۆمەکیان داوای کۆمەکیان لە خوای پەروەردگار بێ. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم
کاتێک کە لە ناو قونوتا دوعای دەخوێن چەند دوعایەکی دەخوێن یەکێ لەوانە کە هەمووتان بیستوتانە اللهم اهدنا فيمن هديت یەکێتر لە دوعاکانی کە دەیفەرموو اللهم إني أعوذ برضاك من سخطك وبمعافاتك من عقوبتك هتاك وتاي دعاك ويكت لو دعانك بيوم صاصم لقنوتا ديخوين أو أبو كديفرمو اللهم إياك نعبد ولك نصلي ونسجد وإليك نسعى ونحفد نرجو رحمتك ونخشى عذابك إن عذابك بالكافرين ملحق ليفهمو خواهي جان إما عبادة بوتو وكيل خواهي جان تنها نوش بوتو وكيل تنها سجدة وكرنوش بوتو أبين همو هولي كمان لدنيا خواهي تنها بوتو لبينايتو رزامديتو دايا خواهي جان زور أميدمان برحمتويا نرجو رحمتك لهمان كادا ونخشى عذابك بخوا خواهي جان لسزاو عذابي توج الترسين براسي سزاي خوا دقات بباوران وبكافران إن جادي سانو دفمو اللهم إنا نستعينك ونستغفرك خواهي جان داواي كومكي تنها لتوكين خواهي جان داواي لخوشبون اللي أكين ونثني عليك الخير ولا نكفرك خواهي جان يما ستايشي خواهي برزو بيروزي خومان دكين ستایشی پەروەردگاری خۆمان دەکەین خوایە ئێمە هیچ کات پێنەزان نین بێباوەڕ نین بەرامبەر بە تۆ بەرامبەر بە ناز و نعمەتەکانی تۆ ونؤمن بك خوای ئیمانمان تەنها بە تۆیە ونخضع لك تەنها ملکەچی تۆین ونخلع من يكفرك حەرچی ئیمان و باوەڕی بە تۆ نەبێ خوایە ئێمەش ئیمانمان پێی نییە و لە خۆمان داڕ نیوە ئەم دوعا چەند مهمە كبيغان صلى الله عليه وسلم لقنوتا ديخوين ديفمو خواي إما نثني عليك الخير إما ستايشي پروردگاري بالا دسي خومانا كين هر خوا سبحانه وتعالى شايني أويك ستايشي بكيت بيغمان صلى الله عليه وسلم كاتك نيجي داء بست الله أكبر بل لو سورة فاتحة بخوينيت زور ستايشي خواي پروردگاري ذكرت وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا ڕوونکردۆتە کێ ئەو پەروەردگارەی کە زەوی و ئاسمانەکانی دروست کردووە ئینسان هات چۆن ئەبێ ڕووی لە خوا بێت بۆیە تۆ لە هەموو کەسەر و بەرزترە لە دنیا ئەگەر ئینسانی وا هەیە کڕنوژەبە بۆ ئینسانێک خۆی زەلیلەکا لە بەردەم مرۆڤێک دەسەڵاتدارێک خاوەن پلەپایەک بەڵام تۆ لەبەر خوای ئەرز و ئاسمانەکان لەبەر دەمی خوای پەروەردگارە سبحانه وتعالى ڕاوەستاوی بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ کاتێ تۆی موسڵمان نوێژت کرد چاوت بەم لەولادا مەگێڕە چونکە ئین الله قیبەل وەجهی خوای گەورە ڕوبەڕووی تۆیە مەقامی خوا بپارێزە دوعاکەی پێغەمبەری یونس سەلامی خوا لەسەر بێ کە خوا ڕزگاری کرد لە سکی حوتەکەیە دعا گەورەکە کە خوا فەرمووی فاستجبنا له وەڵاممان دایەوە بەهانایەوە چوین فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون يونس ئەگەر ئەو دوعای نەکردایە حتا ڕۆژی زیندووبوونەوە دەبوو لەسکی حوتەکەتا بوایە بەچی خوا ڕزگاری کرد بەڕێزان دوعاکە گرنگی دوعاکە لەمەدایە لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين هیچ خوایەک نییە شانی پەرستن بێت تەنها تۆ نەبێ یا الله خوای گیان پاک و بێگەردی بۆ تۆ بەڕاستی من یەکێکم لەوانەی کە زوڵم مستەمەم لە نەفسی خۆم کردووە پێویستم بە ڕەحمی تۆیە خوای گیان لە ڕەحمی خۆت ناومێدم مەکە خوای گەورە فەرمووی نەجاتماندا ڕزگارمان کرد وەڵاممان دایەوە خوا فەرمێ بە هەمان شێوە هەر ئیماندارێک لە ڕەحەتیەک هەنا ببا بۆ خوا و دان بنێت بە کەموکورتی خۆیدا ئیلا خوا سبحانه وتعالى نەجاتی ئەدات خوای گەورە ڕزگاری ئەکات خواناسان کاتێک کە دوعایان نەکرد جاری مناجاتیان نەکرد لەگەڵ خوا دەیان فەرموو لا إله إلا أنت سبحانك
ما عبدناك حق عبادتك. ديان فرمو لا إله إلا أنت سبحانك ما شكرناك حق شكرك. لا إله إلا أنت سبحانك ما قدرناك حق قدرك. دانا ننابه الله إخوان لأنه خواهي جان هیچ خوایەک نییە شانی پەرستن بێت تەنها تۆ نەبێتن. بەخوا خوای گیان بەو شێوازەی کە شایستەی گەورەی و مەزنی تۆیە نەمانتوانیم عیبادەتی تۆ بکەین لەگەڵ گەورەی و مەزنی و شکۆیی تۆ یا خوایە بەخوا قەدری گەورەی تۆمان نەزانیوە. زۆر مهمە ئینسان دان بنێ بە هەڵەی خۆیدا، دان بنێ بە کەم و کورتی و نقصانی خۆیدا لە بەرامبەر پەروەردگاری تەبارەکە و تەعالا. خواناسان کاتێک کە دوعا نەکرد عوزریان هێناوە بۆ خوا، داوای لێبوردنیان نەکرد بۆ خوا، بەر لەوەی داوای لێخۆشبوون کەن لە خوا داوای لێبوردنیان نەکرد لە خوا. إلهنا ما عصيناك استخفافا بعظمتك ولكن سولت لنا نفوسنا. ئەم هەستە زۆر مهمە. ئەمەی کە ئینسان کاتێک کە داوای لێخۆشبوون نەکات لە خوا لە هەمان کاتە عوزرە هێنێتەوە بۆ خوا، دەڵێ خوای گیان ئەو گوناه و هەڵەوپەڵە و تاوانی کەوا هەمە هی ئەوە نییە کە تۆ بە خوایەکی خاوەن گەورە و شکۆ و مەزن نەزانم. خوای گیان تۆ زۆر گەوری لەلای من، بەڵام بەخوا نەفسی خۆم پێمەکات، هەوا و ئارەزوو بەرەو گوناه و تاوانم دەبات. ئەخرەمە فەرقی هەیە. ئینسانی وا هەیە گوناه هەکات حساب بۆ خوا ناکە، نەعوذ بالله، حساب بۆ خوا ناکە، ئیمانی نییە. ئەمە جیاوازە لەگە کەسێک کە تووشی گوناهێکە بێ، دوایی دەگریت فرمێسێک بە چاویا دێتە خوار، داوای لێخۆشبوون نەکات لە خوای پەروەردگار، دان ئەنێت بە هەڵە و کەموکوتی و نوقسانیەکانی خۆیدا. ئەوەی کە پێویستە ئێمە بۆ یەکتر دەریبڕین، پێویستە لە بەرامبەر خوادا دەریبڕین سبحانه وتعالى. ئەمە معنای عەقیدەیە، معنای باوەڕێکی ساغە، معنای ناسینی خوایە، معنای حەق پێدانی خوایە سبحانه وتعالى. ئێمە لە شەو ڕۆژێکە 5 جار نوێژی فەرزەکەین، مژدەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. هەر کەسێ پارێزگاری لەو 5 نوێژە بکە، خوا پاداشتی 50 نوێژەکەی بۆ ئەنووسێت کە یەکەم جار خوا فەرزی کرد لەسەر پێغەمبەر و ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە شەوی میعراجە. کاتێک کە ئەو نوێژە ئەکەی ڕۆژی 5 جار گفتوگۆ ئەکەی لەگەڵ خوا سبحانه وتعالى، قورئانە خوێنیت لە نوێژەکە، ذکری ژەکەی، تەسبیحاتی ژەکەی، لە سەجدەکان و دوای تەحیات دوعای ژەکەیت. چۆن بزانی خوا بە گەورە ڕائەگری؟ سبحان ربي الأعلى، سبحان ربي العظيم. پاک و بێگەدی بۆ خوای بەرز، بۆ خوای گەورە و بەدەسەڵات. کاتێکیش کە سەلام دەدەیتەوە دەڵێن استغفر الله استغفر الله استغفر الله. خوایان داوای لێخۆشبوونت لێ یەکەیت. زۆر مهمە تێبگەیت لە معنای ئەم ئیستیغفارە. بۆ داوای لێخۆشبوونەکەی لە خوا گوناهێکت کردووە و لە دوای گوناهەکە ئیستیغفارەکەی نە، عیبادەتێکمان کردووە، بەخوا عیبادەتەکانمان کەم و کورتی و نوقسانی زۆری تێدایە، هەڵەمان زۆرە. جا ئێمە ڕوئەکەینە خوایەک کە ئەو خوایە سەلامە، کە ئەو خوایە میهرەبانە، کە ئەو خوایە بەبەزەییە. دەڵێن اللهم أنت السلام ومنك السلام تباركت يا ذا الجلال والإكرام. جا دوای ئەوە تەسبیحاتی خوایە، لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد. يا عمر إخوة عليه الصلاة والسلام لدعاء نجدي إخوين لدعاء بكذا فهم سمع الله لمن حمده ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه. سپاس بۆ خوا ملء السماوات وملء الأرض، بەپانتایی زەوی و ئاسمانەکان سپاس بۆ خوا، وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد. أهل الثناء والمجد، ئەوەی شایانی ستایش و ڕێز و گەورەیە تەنها تۆی خوایە گیان.
أحق ما قال العبد وكلنا لك عبد. إذا شي فرموا اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا ينفع ذا الجد منك الجد. أم إيمانة مهمة خواهي هاتي تو بخشي الرقري لينية كي بتواني شتي خوابي بخشي الرقري لي بكات. اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت هاتي خواني كات همو دنيا هستينات واني بكات كسيوا هي مناڵی نییە. خەڵکم بیستووە خوا پێداوە نزیکەی 12 دەفتەر دۆلاری سەرف کردووە هەرچی وڵاتی ئێران و هیندستان و ئەردەن و ئێرە و دکتۆری ناو دەرەوە کردوویەتی هەموو ئەسباب و وەسائلەکانی گرتە بەر بەڵام لای خوا بڕیارێکی ترە کە خوای گەورە جویستی بەندەیەکی خۆی بەسەر بکاتەوە وەکو پێغەمبەر زەکەریا سەلامی خوای لەسەر بێ لە دوای ئەو تەمەنە کە فەرمووی ئینی وەهەنە العەظم منی خوای گیان تەواو ئێسکم لاواز بووە پیر بووم بێهێز بووم واشتعل الرأس شەیبە سەرم هەمووی سپی بوو مووەکانم هەمووی سپی بوو. ئینسانێک لەو تەمەنەدا تەمەنی بەڕێ کرد گەنجی و جوانی ڕۆی هێز و قووەت ڕۆی تەمەنی پیری و بە ساڵاتچووی و بێهێزی و بێتوانایی بەڵام دەفەرمێ وەلەم ئەکن بدوعائیکە ڕەبی شەقیە بەخوا خوای گیان هیچ کات لە پاڕانەوەم لە تۆ نائومێد نابم. ئەمە مانای ناسینی خوایە تەکبیر بۆ خوا ناکرێت. ئینسانی وای هەردان شەگلێکە لە خوا بەخوای تر بە قوربانی خوا بم استغفر الله گلەی ئەکا لە کاری خوا خۆی بە باشتر شارەزا ئەزانێت لە خوا. خوای گەورە سوبحانە وتەعالە ڕێگای بۆ ئێمە ڕۆشن کردوتەوە خستوینەتە سەر ڕێگا ڕاستەکە الحەمدولیلا بەڵام دەبێت زۆر زۆر ئاگادار بین پێمان نەخلیسکێت چونکە بەخوا ڕێگاکەمان زۆر ناڕەحەتە نەڵێن تەواو لەسەر ڕێگا ڕاستەکەین بێخەمین بۆچی ڕۆژانە دەڵێن ئیهدینا الصراط المستەقیم بۆ دەڵێن چونکە لە ئەو صراط المستەقیمەش ناڕەحەتی زۆری تێدایە. شەیطان وتی چی لأقعدن لهم صراطك المستقيم خوایە سوێن بە عیزەتی تۆ لەسەر ڕێگا ڕاستەکە بۆیان دائەنیشم ثم لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم. تی خوای گیان لە پێشیانەوە بۆیان دێم لە دواوە بۆیان دێم لە لای ڕاستەوە بۆیان دێم لە لای چەپەوە بۆیان دێم خۆشی لەسەر ڕێگاکە دانیشتووە. ولا تجد أكثرهم شاكرين سوێن بێ بە عیزەتی تۆ خوایە زۆرینەیان ئەبێت لە ڕێگە لا بەم کەمێکیان نەبێت نایان بینی سوپاسی تۆ بکەن. خوای گەورە فەرمووی وعیزەتی وجەلالی سوێن بە عیزەت و شکۆ و مەزنی و دەسەڵاتی خۆم هەتا ئەوان داوای لێ خۆشبوونم لێ بکەن و ڕووبکەنە من بەڵێن بێت لێیان خۆش دەبم و لە تاوانەکانیان دەبورم و دەیان خەمە ژێر ڕەحم و سۆز و میهرەبانی و بەزەی خۆیەوە. بۆیە ئەو ناوە پیرۆزەی خوا کێمە لە هەموو کارێک ناوی خوا دەهێنین بسم الله الرحمن الرحیم بەڕاستی بەخشندەیە بەڕاستی میهرەبانە بەڕاستی خاوەنی ئەم بوونەوە و دەسەڵاتداری تەواوە إذا أراد شيئا أن يقول له كن فيكون هەر شتێ ببێت دەفەرمێ ببە ئیتر بووە هیچ شتێک نییە لەژێر دەسەڵاتی خوای گەورە بڕوات. مهم ئەوەی ئێمە هەمەی کە دەزانین بکەینە کردەوە هەمیشە ڕوومان لە خوا بێت هەمیشە ئومێدمان بەخوا بێت هەمیشە داوای کۆمەکی لە خوا بکەین هەمیشە ڕووی دڵمان لە خوا بێت چۆن ڕووی جەستەمانەکەینە خوا. ڕەحمەتی خوا لەبێت براو خوشکی مسڵمانم قەت نەکەی لەوانە بیت جەستەت لە ناو نوێژە ڕووی لە خوا بێت بەڵام دڵت لە شوێنێکی تر بێت بەڵام دڵت لای کەسێکی تر بێت بەڵام دڵت لای ئارەزوەکانی دنیا بێت خۆت یەکلا بکەرەوە بۆ خوا هەموو شتێکت پێ ئەبەخشێت ئەوەی لەگەڵ خوا بێ خوا هەموو شتێکی پێ ئەدات ئەوەی لەگەڵ خوا نەبێت ئەگەر هەموو دنیاشی هەبێت بەڕاستی ئەوە هەموو شتێکی کۆتایی پێدێت. کافران و بێباوەڕان چیان نەبوو لە ژیانی دنیادا هەموو شتێکیان هەبوو
خاوەنی مڵک و دەسەڵات بوون، خاوەنی کوڕ بوون، بە کوڕەکانی و شانازیان دەکرد. دەیانوو دەگەل ئەم قیامەتە ڕاست بێ و لە قیامەتە خوا ئێمە زین و کاتەوە ئەوەنە کوڕمان هەیە هەر کوڕە و دائەنێن بۆ فریشتەیەک. فریشتە چۆن نەتوانێت دەستی ئێمە بگرێ و بمان با بەرەو دۆزەخ؟ 19 کوڕم هەیە بەرامبەر 19 فریشتەی کە خوا دەفەرمێ عەلەیها 19 بەوانە دەیان نازی. بە پێغەمبەریان دەوت صلی الله علیه وسلم ئەبتەر محەممەد وەجاخ کوێرە، محەممەد دوابڕاوە، کوڕی نییە، مرد دینەکەی کۆتایی پێدێت. بەڵام خوای گەورە فەرمووی ئینە شانیئەکە هوە الئەبتەر، دوژمنانی تۆ دوابڕاون، ئەوانە وەجاخ کوێرن، ئەوانە کەسانێکن کە بە مردنیان هەموو ناو نازناوێکیان لە دنیا کۆتایی دێت مەگەر نەفرین بە دوایان نابێت. وأتبعوا في هذه الدنيا لعنة ويوم القيامة. لدنيا كبازك لنفرين يان بدواديت لنا لروج قيامتي شا بهمان شيوا. سپاس بخواك أخوا هدايتي داين، سپاس بخواك أخوا أم دين جوانب ونادوين، سپاس بخواي پروردگار كتوفيق ماني داوة لما لك خوي دا كوي كدوين تبا خواي قولي بستي خيري بيمانا ديوي اللي من خوش بي ديوي توشي خير وچاك مامكا أيوي دل من خوشكا دەیەوێت دوعاکانمان لێ وەرگرێت، ئەیەوێت لە ناو بەهەشتەکانی خۆیدا میوانداریمان لێ بکات. خوا ئەو بەهەشتەی بۆ ئێمە دروست کردووە، کاتێککە ژیانی ئێمەی مرۆڤ کۆتایی پێهات ئەم دنیاە نامێنێ بەڕێزان، ئەرز و ئاسمان نامێنێت، هەمووی کۆتایی پێدێت. ئەو مانگە ئەو خۆرە هیچی نامێنێت. یەومە تبەدەل الأرض غەیڕ الأرض والسەماوات. خوای گەورە هەمووی دەگۆڕێت، ئەرز و ئاسمان دەگۆڕێت، ئەستێرە و مانگ و خۆر و تەواو. خوای گەورە دایناو بۆ خزمەتی مرۆڤ شەو ڕۆژ. ئەم سەرزەوی خوا بۆ ئێمە ڕاخستووە کە ئێمە لەسەر زەوی نەماین، خوا هەمووی دەپێچێتەوە. ئیدە الشەمس کوویڕەت، خوای گەورە دەیپێچێتەوە، کۆتایی پێدێت. جا بزانە ئەی ئینسان تۆ چەنە بە ڕێزی لای خوا، خوا چەنە ڕێزی لە ئێمە ناوە، خوا چەنە قەدری لە ئێمە گرتووە. لەگەڵ دروستبوونمان خوا فەرمانەکە بە تەواوی فریشتەکانی خۆی فەرمێ سەجدە بن بۆ ئەم ئادەمە. ئەو ڕێزێکە خوا لە ئێمە ئینسان دەبێ خۆی خاوەنی ڕێز بێت، دەبێ پێزان بێت لە بەرامبەر نیعمەتەکانی خوا، دەبێ بەڕاستی ڕووی لە خوای پەروەردگار بێ، دەبێ بەڕاستی خوای پەروەردگاری خۆی بناسێ، دینەکەی خۆی بناسێت. رضيت لكم الإسلام دينا خواتنا رازي إسلام دين برنامج إما به هرشي ياساي دنيايا هرشي رساي دنيايا هرشي قانونو ياساي دسكدي مروفكانا همي دوا براوة همي كوتاي بيديت هر كومالو تاقميق لغيري أو برنامج خوا إنسان تيدا كوبيتو همي كوتاي بيديت إلا أو نبي كإنسان ضلي لقل خوابه لقل بيامي خوابه لريزي چاكا و چاكا كارانا بيت خوای گەورە لە ڕێزی چاکە و چاکەکاران حسابمان بکات، خوای گەورە ڕوو ڕەحمەتی خۆیمان تێ بکات، خوای گەورە میلەبان لە گوناه و هەڵە و پەڵە و تاوانەکانمان خۆش بێت. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا، اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. يا الله لا تبالنا بخاطرنا جوان صفتي برزت حكسك من نخوش شفاي برحمتي بونيري بتعبد اواني داوي دعاء خيريان ليكدوين بتعبد خواجان اواني كجيان ليمان اواني كدمان بينن اواني كوتكان من دبيسن اواني كاهل مزقوت ولا قلمانن حكسك يان بخوان نخوش يان خزان ومناليان. يا الله شفاي برحمة ونخوشي همولاك ما بنيري ضلي همولاك ما نخوشكي خواجان ومناليني منالي صالحي بيبخشي ومن داله من على كاني بصالح كي حكس جيرو قرفتو مشكله بوي حل كي ولا نونا راحت يا رزقاري كي يا ربي خواجه هدايتي جنجا كان من بي يا ربي خواجه هدايتي جنجا كان من بي يا ربي خواجه بيرا كان من عاقبة خير كي يا ربي خواجه لصدينك خدام مزرعة ما كي يا الله لصدينك خدام مزرعة ما كي يا الله لصدينك خدام مزرعة ما كي يا الله لجناي خومان ودايك وباك مان مدوكان من خوش بيت خواجه داودك مخاطينا يجوان صفتي برزت ئەوەی دایک و باوکی وفاتی کە دۆخوای بە بەهەشتیان شادکەی ئەوەی لە ژیان داما وەخوای لەشیان ساغکەی عاقبەتیان خێرکەی ڕوو ڕەحمەتی خۆتیان تێ بکەیت. آمين آمين والحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته.
استووا استووا ولا تختلفوا فتختلف قلوبكم. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ولا تنفع الشفاعة عنده إلا لمن أذن له حتى إذا فزع عن قلوبهم قالوا ماذا قال ربكم قالوا الحق وهو العلي الكبير. قل من يرزقكم من السماوات والأرض قل الله وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين. قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون. قل يجمع بيننا ربنا ثم يفتح بيننا بالحق وهو الفتاح العليم. قل أروني الذين ألحقتم به شركاء كلا بل هو الله العزيز الحكيم. وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا ولكن أكثر الناس لا يعلمون. ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين. قل لكم ميعاد يوم لا تستأخرون عنه ساعة ولا تستقدمون. وقال الذين كفروا لن نؤمن بهذا القرآن ولا بالذي بين يديه ولو ترى إذ الظالمون موقوفون عند ربهم يرجع بعضهم إلى بعض القول يقول الذين استضعفوا للذين استكبروا لولا أنتم لكنا مؤمنين. قال الذين استكبروا للذين استضعفوا أنحن صددناكم عن الهدى بعد إذ جاءكم بل كنتم مجرمين. وقال الذين استضعفوا للذين استكبروا بل مكر الليل والنهار إذ تأمروننا أن نكفر بالله ونجعل له أندادا وأسروا الندامة لما رأوا العذاب وجعلنا الأغلال في أعناق الذين كفروا
وجعلنا الأغلال في أعناق الذين كفروا هل يجزون إلا ما كانوا يعملون وما أرسلنا في قرية من نذير إلا قال مترفوها إنا بما أرسلتم به كافرون وقالوا نحن أكثر أموالا وأولادا وما نحن بمعذبين قل إن ربي يبسط الرزق لمن يشاء ويقدر ولكن أكثر الناس لا يعلمون وما أموالكم ولا أولادكم بالتي تقربكم عندنا زلفى إلا من آمن وعمل صالحا فأولئك لهم جزاء الضعف بما عملوا وهم في الغرفات آمنون والذين يسعون في آياتنا معاجزين أولئك في العذاب محضرون قل إن ربي يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر له وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازقين. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. ويوم يحشرهم جميعا ثم يقول للملائكة أهؤلاء إياكم كانوا يعبدون قالوا سبحانك أنت ولينا من دونهم بل كانوا يعبدون الجن أكثرهم بهم مؤمنون فاليوم لا يملك بعضكم لبعض نفعا ولا ضرا
ونقول للذين ظلموا ذوقوا عذاب النار التي كنتم بها تكذبون وإذا تتلى عليهم آياتنا بينات قالوا ما هذا إلا رجل يريد أن يصدكم عما كان يعبد آباؤكم وقالوا ما هذا إلا إفك مفترى وقال الذين كفروا للحق لما جاءهم إن هذا إلا سحر مبين وما آتيناهم من كتب يدرسونها وما أرسلنا إليهم قبلك من نذير وكذب الذين من قبلهم وما بلغوا معشار ما آتيناهم فكذبوا رسلي فكيف كان نكير قل إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادا ثم تتفكروا ما بصاحبكم من جنة إن هو إلا نذير لكم بين يدي عذاب شديد قل ما سألتكم من أجر فهو لكم إن أجري إلا على الله إن الله على كل شيء شهيد وهو على كل شيء شهيد قل إن ربي يقذف بالحق علام الغيوب قل جاء الحق وما يبدئ الباطل وما يعيد قل إن ضللت فإنما أضل على نفسي وإن اهتديت فبما يوحي إلي ربي إنه سميع قريب ولو ترى إذ فزعوا فلا فوت وأخذوا من مكان قريب وقالوا آمنا به وأنى لهم التناوش من مكان بعيد وقد كفروا به من قبل ويقذفون بالغيب من مكان بعيد وحيل بينهم وبين ما يشتهون كما فعل بأشياعهم من قبل إنهم كانوا في شك مريب. الله أكبر. سمع الله لمن حمده. اللهم لا مانع لما أعطيت ولا مانع. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر.
السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.
وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت ولك الشكر على ما أعطيت نستغفرك اللهم من جميع الذنوب والخطايا ونتوب إليك لا ملجأ ولا منجا منك إلا إليك اللهم إنا نستعينك ونستهديك ونستغفرك ونؤمن بك ونتوكل عليك ونثني عليك الخير كله نشكرك ولا نكفرك ونخلع ونترك من يفجرك اللهم إياك نعبد ولك نصلي ونسجد وإليك نسعى ونحفد نرجو رحمتك ونخشى عذابك نرجو رحمتك ونخشى عذابك إن عذابك الجد بالكفار ملحق اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا ومتعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقواتنا ما أبقيتنا واجعله الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا واجعل الجنة هي دارنا ولا تسلط علينا بذنوبنا من لا يخافك فينا ولا يرحمنا برحمتك يا أرحم الراحمين اللهم إنا نسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك والسلامة من كل إثم والغنيمة من كل بر والفوز بالجنة والنجاة من النار اللهم إنا نسألك رضاك والجنة ونعوذ بك من سخطك والنار اللهم حبب إلينا الإيمان وزينه في قلوبنا وكره إلينا الكفر والفسوق والعصيان واجعلنا من الراشدين يا رب العالمين اللهم يا مقلب القلوب يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك يا أرحم الراحمين ويا قريب غير بعيد اللهم أصلح لنا ديننا الذي هو عصمة أمرنا وأصلح لنا دنيانا التي فيها معاشنا وأصلح لنا آخرتنا التي إليها معادنا واجعل الحياة زيادة لنا من كل خير واجعل الموت راحة لنا من كل شر اللهم اغفر لنا في ليلتنا
علينا هذه أجمعين وهب المسيئين منا للمحسنين اللهم نفس كرب المكروبين واقض الدين عن المدينين واشف مرضانا ومرضى المسلمين اللهم رب الناس مذهب البأس اشف أنت الشافي لا شافي إلا أنت شفاء لا يغادر سقما اللهم إنا نعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام إلهنا كم من نعمة أنعمت به علينا قل لك بها شكرنا وكم من بلية ابتليتنا بها قل لك بها صبرنا فيا من عند نعمته قل له بها شكرنا فلم يحرمنا ويا من عند بليته قل له صبرنا فلم يخذلنا ويا من رآنا على الخطايا عاكفين ولم يفضحنا ويا من رآنا على الخطايا عاكفين ولم يفضحنا يا عظيم العفو يا حسن التجاوز يا واسع المغفرة يا باسط اليدين بالرحمة يا صاحب كل نجوى يا منتهى كل شكوى يا كريم الصفح يا عظيم المن يا عظيم المن يا عظيم المن اللهم إنا نسألك أن لا تشوي خلقنا بالنار اللهم لا تشوي خلقنا بالنار اللهم يا حنان يا منان ثبت قلوبنا على الإيمان نرجو عفوك والغفران اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان اللهم أعتق رقابنا من النار اللهم أعتق رقابنا من النار يا أرحم الراحمين اللهم اغفر لجميع موتى المسلمين الذي شهدوا لك بالوحدانية ولنبيك بالرسالة وماتوا على ذلك اللهم اغفر لهم وارحمهم وعافهم واعف عنهم وأكرم نزلهم ووسع مدخلهم واغسلهم بالماء والثلج والبرد ونقهم كما ينقى الثوب الأبيض من الدنس وارحمنا اللهم برحمتك إذا صرنا إلى ما صاروا إليه تحت الجنادل والتراب وحدنا اللهم استر عوراتنا وآمن روعاتنا اللهم لا تفضحنا بذنوبنا يوم العرض عليك برحمتك يا أرحم الراحمين اللهم ارزقنا شفاعة النبي يوم القيامة اللهم ارزقنا شفاعة النبي يوم القيامة اللهم احشرنا في زمرته اللهم ارزقنا شربة من يده الشريف على الحوض الكوثر يوم القيامة اللهم ارزقنا صحبته في الجنة يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا أجود الأجودين اللهم أنت تحكم بين بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين
إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم. سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى سنقرئك فلا تنسى إلا ما شاء الله إنه يعلم الجهر وما يخفى ونيسرك لليسرى فذكر إن نفعت الذكرى سيذكر من يخشى ويتجنبها الأشقى الذي يصلى النار الكبرى ثم لا يموت فيها ولا يحيا قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى بل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى إن هذا لفي الصحف الأولى صحف إبراهيم وموسى. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. الله أكبر. سمع الله لمن حمده. الله أكبر.
الله أكبر الله أكبر الله أكبر السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. الله أكبر. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد. الله أكبر. سبحانك اللهم ربنا وبحمدك. سمع الله لمن حمده. السماوات اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا شر ما قضيت فإنك تقضي ولا يقضى عليك وإنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت فلك الحمد على ما قضيت نستغفرك ونتوب إليك. اللهم إنا نعوذ برضاك من سخطك وبمعافاتك من عقوبتك ونعوذ بك منك لا نحصي ثناء عليك لا نحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك. اللهم إياك نعبد ولك نصلي ونسجد وإليك نسعى ونحفد نرجو رحمتك ونخشى عذابك إن عذابك بالكافرين ملحق. اللهم إنا نستعينك ونستغفرك ونثني عليك الخير ولا نكفرك ونؤمن بك ونخضع لك ونخلع من يكفرك. لا إله إلا أنت سبحانك إنا كنا من الظالمين. لا إله إلا أنت سبحانك ما عبدناك حق عبادتك. لا إله إلا أنت سبحانك ما شكرناك حق شكرك.
اللهم ارحمنا فإنك بنا راحم ولا تعذبنا فإنك علينا قادر والطف بنا فيما جرت به المقادير إنك على كل شيء قدير. اللهم اغفر لنا ما قدمنا وما أخرنا وما أسررنا وما أعلنا وما أنت أعلم به منا. أنت المقدم وأنت المؤخر وأنت على كل شيء قدير. اللهم إنا ظلمنا أنفسنا ظلما كثيرا ولا يغفر الذنوب إلا أنت فاغفر لنا مغفرة من عندك وارحمنا إنك أنت الغفور الرحيم. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان. اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان. اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان. اللهم يا ربنا تقبل منا صيامنا وقيامنا ودعانا وتراويحنا وصدقاتنا برحمتك يا أرحم الراحمين. اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك ومن طاعتك ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا ومتعنا اللهم بأسماعنا وأبصارنا وقوتنا أبدا ما أبقيتنا واجعله الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا. اللهم لا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مصيرنا. اللهم اجعل الجنة هي دارنا وقرارنا. اللهم اجعل الجنة هي دارنا وقرارنا برحمتك يا أرحم الراحمين. اللهم يا حي يا قيوم يا ذا الجلال والإكرام يا سميع الدعاء يا قريب مجيب. اللهم يا من فتحت الأبواب الجنة الثمانية في هذه الليالي المباركات، اللهم افتح لنا أبواب رحمتك. اللهم افتح لنا أبواب رحمتك. اللهم افتح لنا أبواب رحمتك. جد علينا برحمتك. جد علينا بمغفرتك. اللهم ارحمنا. اللهم إنا تبنا إليك. اللهم يا ربنا تقبل توبتنا واغسل حوبتنا وارحمنا برحمتك يا أرحم الراحمين. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات والصائمين والصائمات
والقانتين والقانتات برحمتك يا أرحم الراحمين. ربنا اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. ربنا اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. وصل اللهم على النبي الأمي محمد وعلى آله وصحبه وسلم. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله.